بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ خۆشحاڵین کە ئەم بەیانیە لەگەڵ هاوکارم شوان لە خزمەتتانین بە هیوایەوەی کە ساغ و سەلامەت و تەندروست بن. کۆمەڵێک بڕگەوابەتی ئەمڕۆی تازەمان بۆ ئامادە کردوون تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن بۆی کە لەگەڵ هاوکارانم پێشکەشتان بکەین. زۆر سپاس کاک جەلال بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان ئاسوودە و کامەران و بەختەوەر بن. ئەمڕۆ لە پرۆگرامی پەیامی ڕۆژ دیارە لە پارێزگای هەڵەبجە ساڵانە فێستیڤالێکی یان چەند ساڵێکە کە ئەم ساڵ حوتەمین فێستیڤاڵی هەناری هەڵەبجە ئەکرێ کە بەرهەمەکانی هەنار و لە پاڵیشا کۆمەڵێک بەرهەمی کوردەواری و خواردن و بابەتی تر کەوا پەیوەندیدارن بە ناوچەکە و بە تایبەتی کوردستانیشەوە لەوێ لە پێشانگا و لە فێستیڤالێکە نمایش دەکرێن. لە پارێزگای هەڵەبجەوە میوانێکمان دەبێت لەسەر ئامادەکاریەکانی حوتەمین فێستیڤاڵی هەناری هەڵەبجە و هەروەها و گۆڕانکاریانەیەکەوە لە فستیڤالەکە ئەم ساڵ دەکرێەوە ماوەی بەردەوامبوونی فستیڤالەکە و کار و چالاکیەکانیان. جیاواز لەم بابەتە سەرەکیانش کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز و کوزانیاری و راپۆرتمان بۆ ئامادە کردووی دەرفەتە بێ پێشکەشتان کردووی. سەرەتاش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوا بزانین لەم ڕۆژە پاییزەدا کە پلەکانی گەرماچۆنە لە شار و شارۆچەکان پێشکەشتان دەکەین. دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان. وەک سەرەتا ئاماژەمان پێکرد بابەتی یەکەممان لەسەر ئامادەکاریەکانی فێستیڤاڵی هەناری هەڵەبجە دەبێت و ئیشەڵا لە بەشی دووهەمی بەرنامەکەشمانە کە دیارە مانگی مەولودە ئێمە تەوەرێکی تایبەتمانە بێت لەسەر ڕەفتار و کردار و کردەوەکانی پەیامبەری ئیسلام کە چۆن بیکەنە سەر مەشق لە کۆمەڵێک بابەتی جیاواز. بەڵام سەرەتا لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانەوە دەست پێکەین. دەچینە پارێزگای هەڵەبجە لای زۆر بەڕێز کاک فەرهاد قادر جێگری سەرۆکی تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە کە ساڵانە هەڵدەستن بە ئەنجامدانی ئەم فێستیڤاڵی هەنارە. کاک فەرهاد سڵاوت لێبێ و بەیانی باش ماندوو نەبن ئەگەر بۆمان باس بکەیت کاروبارەکانی حوتەمین فێستیڤاڵی هەناری هەڵەبجە بەکوێ گەیشتووە و وەروەها لەوێ چی دەگوزارێ؟ سڵاو لەوێ بەبانی باش بۆ ئێوە سپاس بۆ دیدارەکەتان. ئێمە لێرە ئێستا ئامادەکاری وا بەرەو تاو کۆتایی هات نەچێت بۆ ئامادەبووکردنەوەی حوتەم فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە. خۆشبەختانە وەکو ئەبینن قەرەباڵێکی زۆر هەیە و بەشدابوویەکی زۆر سەردانی ناوچەکەیەکات. بە چاوەڕوانمان هەیە کە ئەم سێ ڕۆژە کە فستیڤاڵی هەنار بەردەوامە بێت ژمارەی زۆر گەشتیار ڕووکاتە ناوچەکەمانەوە. زۆر باشە کاک فەرهاد، دیارە ئەم ساڵ وشکە ساڵی و وەروەها پلەکانی گەرمان زۆر بەرز بوون. ئەمەش ڕاستەوخۆ تەسیری کردووە لەسەر کۆمەڵێک بەروبوومی کوردەواری بە دیاریکراوێش هەنار. ئەوەندەی ئێوە لەو ئامادەکاریە بەراوردتان کرد بێ و هەروەها زانیاریتان لە بەرهەمهێنەران و باخەوانەکان وەگرت بێ هەنارەکانی ئەم ساڵی هەڵەبجە چۆنن؟ بەداخەوە وەکو جەناوت ئاماژە پێکرد بابەتی وشکە ساڵی و کەمبارانی و بێئاوی کاریگەریکی زۆری کردوتە سەر بەربووری کشت و کاڵەکان بەگشتی بۆ بەتایبەتیش هەنار چونکە هەنار بەربوونیەکە پێویستی بە ئاوی زۆر هەیە. بۆیە ئەبینی زۆربەی باخەکانی دەوروبەری هەڵەبجە ئەوانەی کە لە بەردەم کانیاوە بوون زۆرێکیان وشی کردووە. بەڵام ئەو باخانەی کە پشتیان بە ئاودێری بەستووە لە بەبێ بیر یانیەوە باخەوانەی کە بیریان هەیە
یان سەرچاوی ئاوەکانیان هەمیشەیە و وشک ناکە ئەوانە بەرهەبوونیان خراپ نییە و بەرهەبوونەکانیان جوانە ئێستا بەرهەبوونێکی جوان خرە لە فستیڤاڵی هەناردا خرێتە بازاڕەوە بەڵام وەکوتمان بەرهەبوون و ساڵانی پێشوو زۆرە وەنە لە ڕووی نەوعێتی شۆتوانین بڵێن ساڵانی پێشوونی بە حکمی کە ساڵەکە چکە ساڵێکی ئاسایی نەبوو تاکو بەرهەبوونەکەی ئاسایی بێت زۆر باشە کاک فەراز پلانی بەڕێوەچوونەکە چۆنە چەند کەس بەشداری کردووە و ئەمساڵ تاوان تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە وەکڕون و ئاشکرایە لە ماوەی توانم بڵێم دە ساڵی ڕابردوودا بەشێک بوون لەو ڕێکخراوانەی کە لە هەرێمی کوردستانە زۆرترین چالاکی و ئەکتیڤیان هەبووە بزانم بۆچی ئەم ساڵ وەکەوەی کە باز دەکرێت دراوەتە کۆمپانیا بۆچی وەکو ساڵانی ڕابردوو خۆتان بەڕێوەتان نەبردووە و جیاوازی بەڕێوەچوونی ئەم ساڵ لەگەڵ ساڵی ڕابردووە چییە؟ بەڵێ لە پرسیار یەکەمەوە ئەگەر دەست پێ بکەین سەبارەت بەوەی کە ئامادەکاریەکان چۆنیان پلانەکان چۆنە پلانی فستیڤاڵی هەنار بۆ ماوەی 3 ڕۆژە هەروەکو ساڵانی پێشوو 3 ڕۆژ بەردەوامە بێت ڕۆژی پێنجشەممە ئەمڕۆ کە پێنجشەمەیە لەگەڵ هەینی و لەگەڵ شەممەیە بەردەوامە بێت 14 15 16 مانگ ئەمە وەکو بابەتی ئامادەکاریەکان و پلانەکە کە پلانێکی تۆکمان بۆ داناوە لە ڕووی سکۆرێتیەوە هەم لە ڕووی خزمەتگوزاریەوە هەم لە ڕووی چاودێری نرخ و ئەو بابەتانەوە خاڵێکی کە جەناب داماژە پێکەمە ساڵانی کە بەتەنها بڵێن بەتەنها سازمان کرد و ساڵی ڕابردوو لەگەڵ بەڕێوەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە سازمان کرد بەڵام ئەم ساڵ لەگەڵ کۆمپانیایەکە تەنسیقمان کردو و پێکامان بەکرێ داوە هەمومان نزانی قەیرانێکی ئابووری خراپ لە کوردستانە گوزەرەکە وەرگرتنی سپۆنسەر بۆ ئێمە بەتایبەتی کە لە شاری هەڵەبجاین زۆر حتمی و ناڕەحاتە ئاسان نییە وەکو شارە گەورەکان نییە کۆمپانیای زۆری تیابێت و سپۆنسەر بدرێ یەکێک لە گرفتەکانمان بەدەستهێنانی سپۆنسەر و پارە بۆ ئامادەکاری بۆیە بە ناچاری دەستمان بۆ ئەم کارە بردووە لێتان ناشارینەوە کەوا ئێمە بتوانین کۆمپانیایك بین لەسەر خەوتەوە ئەوان لەجێ ئەوەی کە سپۆنسەری ئیشەکە بکەن خوان ئیشەکە سازکەن و ئیشەکە بکەن لە بەرامبەر بڕێک پارەی ڕەمزیە کە توانین بڵێن بۆم جۆرە فستیڤاڵ و پێشانگایانە سێرێکی ڕەمزیە چکە لە شارەکانی کا بۆ ڕۆژێک یان دوو ڕۆژێک لێ زۆر ڕەکەی لەمە زیاترە بەڵام ئێمە ئەمساڵ و ناچار بووین لەوە ئاخر حەلمان بوو کە دەستی بۆ بین لەگەڵ کۆمپانیاکە ڕێکەین بۆ ئەوەی کە ئەو کۆمپانیا ئەم کارێ ساز بکات ڕێک بخات. بڵێ کاک فەرات پێم وا بێ ساڵان لە پارکێک لە هەڵەبجە فستیڤالەکە و وەروەها نمایشی بەرهەمەکان دەکرا ئەم ساڵ گۆڕانکاریەک لە شوێنەکەی کراوە گەر کۆمەڵێک زانیاریش لەو بارەیەوە هەبێ بۆ ئێمە و بۆ بینەرانیش و بەتایبەت ئەوانەش ڕەنگە لە دوورەوە بیانەوێ بێنە لاتان بۆی زانیاری باشتریان لابێت. ڕاستە ئێمە ساڵانی پێشوو ئەم فستیڤاڵەمان لە پارکی شاریاری هەڵەبجە سازەکە کە پارکێکی سەوز و شوێنی یاری و شوێنێکی تا ڕادێک بابەتی گەشتیاری هەبوو بەڵام بەداخەوە ئەو جێگایە گرفتی هاتشۆی زۆر بوو بەتابەتی ئەم ساڵ کە لە چەند شوێنێک ئیشەکە لەو ڕێگەی پارکەیە ئێمە نەمانەتوانی بە شێوازێکی ئاسان گەشتیا بگەینە ناوچەکانەوە بۆیە ئەم ساڵ وەکو تەجروبە و وەکو ئیجباری هاتوین لەم یاریگای نێودەوڵەتی هەڵەبجەمان هەڵبژاردووە بۆ کارەکە کە ناوچێکی فراوانە بەشێکی زۆر فراوان لە بەردەستمانایە بەکاریانانەکەی ئاسانترەوە کەیتە دەواازەی شار بۆ گەشتیارێکی هێتە هەڵەبجەوە زۆر بە ئاسانیە توانێ بگاتە فستیڤاڵەکە و بەناو بازاڕیش بەناو شاری هەڵەبجە و بەناو قەرەباڵقی و زیحامی شارە تێپەڕ نابێت بە ئاسانیەتە ئێتە ئێرەوە و من ئەمەیە لێرە ئاماژە بە دوو خاڵ بکەم یەکەمیان گلەیی هەندێک خەڵک کاڵیان ئەم فستیڤاڵەکە براوەتە دەروی شارەوە ئەم خواری شارەوە هۆکارە بۆ دەواازەی شارکار و دیسا من دەوە شارین هۆکارێکە بۆی کە گەشتیار ڕوو نەکاتە ناو شار و کەرتی ئابووری ناوچەکەیان بڵین کڕین و فرۆشتن لە ناو شارە هیچ ڕوونەدا بەڵام بەداخ یعنی من پیان ئەڵێن وانە ئەو بابەتە ئەو هەڵە تێگەشتنێک هەیە بەداخەوەلەوە چکە مەست تەجروبەی ساڵانی پێشمان لە بەردەستە لە هەورامان خواردن دەست نەکەوتەوە لە تێوەڵە خواردن دەست نەکەوتەوە تیجا بگاتەوەی کە خەڵکێک 100 بڵین کیلۆمەترێک بگاتە ناو شار و بچێ بۆ خواردن ئەمە خاڵێکی کار هەندێک کەس بە مەبەست و هەندێک کەسیش بێ مەبەست ئەویان بڵاو کرۆتەوە کە وایە بەشداریکردن و چوونە ژوورۆ بە پارەیە کاکە ئێمە لە چەند شوێنێکی ڕوونکردەوەماندا ئەمە دوورە لە ڕاستیەوە بەشدار بوو ئازادە چۆن نیەت چی کاتێکیت باز دوکان دەرگا کراوەیە تەنا بەشدا بوو ئەوەی کە بازاڕسازیەکە لێرە بڕێک پارەی بۆ گیرا بۆ ڕێخستنی فستیڤاڵەکە ئەیژینا وەکو کە ئێمە دڵنێ هاوڵاتیانەکەین هیچ لە بەرنامەی فستیڤاڵ نەگۆڕاوە فستیڤاڵ وەکو خۆیەتی بەتایبەتی ئەوەی کە هەندێک پەیج و هەندێک سایتی ینی بۆ شازە یانویز فستیڤاڵەکە لەکە دارکەن گوایە ئێمە وامان لێ کردووە بەشدار بوو ئەوەی کە یەتە فستیڤاڵەکە بڕێک پارە بە بۆ ئێمە هەموو لای دڵنیاکە نوشتیوانیە و ئەو حاڵە دوورە لە ڕاستی و داژ لە گەشتیارانکەین
کە سەردانی ناوچەکە بکەن و ئێمە لە بەتەنسیق لەگە بەڕێوەبەرەتیە چۆی هەڵەبجا ئەوان زۆر دەستخۆشیان هەیە بۆ شوێنەکە چووک ئاسانتر کۆنتترۆلەکە لە ڕێی هاتچەوە. زۆر باش کاک فرات بەپێی ئامارەکانی ساڵی ڕابردوو ئایا ئەم ساڵە توانین بڵێن چه دەستکەوتێک جوتیار یا بەرهەمێنان خاوەن باخەکان خاوەن هەنارەکان بە تایبەتی چه دەستکەوتێکیان دەبێت لە فیستیڤاڵەکەی ئەم ساڵدا؟ وڵای بەپێی تەجروبەی ساڵانی ڕابردوو کە هەمان بووە ئەلحەمدولیلا ئەوەی کە بەشداری کردووە لەگەڵ ئێمە دەستکەوتێکی باشی ئابووری هەبووە بە دانپێدانانی خۆیان و بە قسەی خۆیان نەگەوەی کە ئێمە یعنی هەلە خۆمانە قسە بکەین و ئەوەی کە هاتوتەوە ساڵانی ڕاوی کە ئێستا بەشدارەکە بەشدابووی ساڵانی پێشووە بە خۆیان ئەڵێن کە ئیسفادەمان کرد بۆی هاتوون چکە بە تاکی دەکرد ئیسفادە نەکرابێت هیچ کەس ئامادە نییە زەرە لە خۆی بۆی ئەم ساڵ کە ئێمە سەرێکی ڕەمزیمان لەسەر بابەتەکە دانراوە زیاتر گوڕوتین دروست بووە بۆ بابەتەکە و خەڵکی زۆر بەشداریە کات و هەتا ئێستاش کە ئێمە قسە لەگەڵ جەنابتان ناکەین خەڵک داوا ئەکات کە شوێنیان بۆ دابیکەین و بتوانن بەشداری بکەن. بۆ مەگەر چەند کەس بەشداریە لە ئێستادا؟ هەتا ئەم ساعتی کە من قسە لەگەڵاکەم زیاتر لە 400 بەشدار بوو هاتووەتە ناو فستیڤالەکە و شوێنەکانیان ڕێخستووە بۆ بەردەوامیش ئەگەر تەماشا بکەن لە دوای من ئامادەکاریە بچووکە 600 کەس ناوی نووسیوە و لەو 600 تێپەڕی کردووە خەڵکی ئێستا بەردەوام لۆتمان لەسەر داواکەن کە ئەگەر شوێنێک بەتاڵە پێیان بدرێت و ئێمەژ ئینتزاری ئاخیر دەقین بزانین ئەوانەی کە هاتوون تا ئێستا پەیوەندی بکەن ئەگەر نەبێت ناچارین بین بۆ کەسانی کە هاتوونتە پێشەوە داوای بەشداری بوو نەکەن. زۆر باش کاک فرات ئەولەویەت درراوە لەوەی کە بەچەی بدەنم کەپرانە ئەوە دەی بۆ نمونە فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجەیە ڕەنگە هەندێک خانمیش بە کاری دەستی بەشداریان کردبێ ئەولەویەت درراوە لەوەی کە بەچێ بدرێت؟ ئەولێتی یەکەم لێرە بۆ خاوەن باخە بۆ جوتیارانەیە کە بەربوومی خۆیان هەیە ڕاست و خۆی بەرومەکان خۆیان لێرە ساغەکەنەوە و بۆ خانمانەیە کە دەستڕەنگین و ئەتوانن بە خواردن و ئەتوان بەکاری دەستی خزمەتی ینی بڕێک لە داهات بۆ خۆیان پەیدا بکەن بە دەستچن و بە ئیشوکاری خۆیان و دوای ئەوەیش بۆ ئەو خەڵکانی کە چاوەڕۆیەکەن لە ساڵێکە لەم سێ ڕۆژە شتێکیان دەستکەوێ بە شازێکی گشتی ئەمە وەکوڵەیە ڤیدۆمان لەسەر کەس نییە کەسمان گەشت نەکرۆ لە پروبینە هەر کەس ناوی نووسیەوە ژایمان کردو بەڵام هەوڵمان داوە هەمیشە ئەو کەسانە بەشداریکەن کە خۆیان خاوەنی بەرهەم و بەرهەم هی خۆیانە بیخەنە بازاڕەوە. کاک فرات بابەتێکی تریش هەیە کە زۆر زۆر گرنگە ئەوێش بێگومان بۆ پاراستنی شکۆ و هەروەها کوالەتی فێستیڤاڵەکە لە پاڵ بەرهەمی باخەکان و هەنار و کۆمەڵێک بابەتی تر ساڵانە بینیومانە دڵیام ئەم ساڵیش ڕەنگە بەشداربووان هەبن کۆمەڵێک بەرهەمی وەک هەنگوێن یاخود گوێز یان کۆمەڵێک بابەتی تری خواردنی کوردەواری یاخود وەک هاوکارم باسی کرد ڕستن و چنین تا چەند چاوتان لەسەر کوالەتی بەرهەمەکانە بەڵکو و فستیڤاڵە دەرفەتێک بێ بۆ بازارکردن نەوەک با بڵین بەرهەمێک کە کوالەتی باش نەبێ بەڵام شکۆی فستیڤاڵەکە وای لێ بکە بازاری بۆ گەرم بکە. زۆر باشە پرسیارێکی زۆر جوانە دەست خۆش بێت بەڕاستی ئێمە خۆمان زۆر بەجددی ئیشمان لەسەر ئەو بابەتە کردووە بابەتی چاودێریکردنی کوالەتی خواردنەکان الحەمدوللا ئێمە زۆربەی خەڵکیان ناسین کە بەشدارەکە زانی خەڵکی چۆنەوە و ئێمەش بۆ ئیتیفامان نەکردووە هەم خۆمان تیمەکانی خۆمان بەردەوامی چاودێری شمەک و نرخەکانەکە و بۆ هەروەها تیمە هاوبەشەکانی قایمقامێتیش ئەوان بە بەردەوامی لێرە ئەگەڕێن چاودێری نرخەکەن چاودێری کوالەتی شتەکانەکەن و یەک خولەک بڵند دو خولەکی پێش لە داخلی بەرنامەکە من لەگەڵ بەڕێز نوخشەخان قایمقامی هەڵەبجەکە لە تەنیشتماوە سابوو لەوچێ لە بەرنامەکەشە دەرکەوتوێت قسەمان کردووە کە ئەبێت ئەم بابەتە بە جۆرێک لێ بکرێت یعنی ئەوان بێنە ناو هەر لە ئێسا دەست بەکار بن و بڕیارە دوای چەند خولەکی کە ئەوان بێنە ناو فستیڤاڵەکە و دەست بکەن بە بگەڕان و سەیکردنی کوالەتی بابەتەکان و سزادانی و خەڵکانی کە بیان شتی خراپ ساحکەنەوە. زۆر باشە کاک فرات شتێکە زۆر گرنگە بۆ ئەوانەی کە سەردان دەکەن مۆزوعی نرخی هەنارە بە تایبەتی یاخود شتومەکەکانی دیکە ئێوە هیچ یاسایەکی تایبەتان هەیە بە بەڕێوەچوون و دانانی نرخەکەەوە بۆ نمونە لە هەنارەوە بیگرێت تا بابەتەکانی ترکە لەوێ نمایش دەکرێت؟ بەڵێ ئێمە لێرە کە بازار سازەکەین ئاجتەن بازار سازی یان شوێنە و شوێنانی کە پێشانگای نێودەوڵەتین و پێشانگای کولتورین و ئەو بابەتانان ئاجتەن بمانەیە وەکو ناوچێکی گەشتیاری لێ ناتوانێت ساڵ بکە بەڵام نرخی بابەتەکان هەمووی دیاریکراوە ینی ئەممان نەزانین کە ئەمساڵ بەربوومی هەنار کەمە بڵێ لە ڕووی نەوێتەوە لەو چۆکو ساڵانی پێشوو زۆربەی و ساڵانی پێشوو نەبێ بۆیە ئێمە ئەمساڵ ئیمان کردووە ئەمساڵ و ساڵانی کەیش نرخمان ئەوە کردووە ینی کۆنترۆل کردووە
بەڵام وەکو پێماوتن ئەمساڵ نرخی هەنار بۆ زانیاری هەمولایەک نرخێنە بەرزە هەر ئەک بێ بەو شێوازە بێت کە لەبەرەوە بەربوومەکەم ساڵ کەمتر لە بازاڕە. ئەو نرخی کە دیاریتان کردو دەڵێ نرخێکی بەرزە چەندە هەناری دەرەجەیەک و دووسێمان هەیە ئەگەر هیچ نرخێکرد لابێ بۆ هاوڵاتیانی بخەیتە ڕوو لەبەرەوەی کە دڵنیام ئەمڕۆ سبێن و دووسبەی خەڵکێکی زۆر ڕووتان لێتەگەبا لە ئێستەوە بزانێ قیمەتەکان چۆنەوە دەرەجەیەک و دوو کامەیە. بەڵێ وڵای ئێمە هەنارەکان ئیتر یعنی لە 1500 تێپەڕ نابێت کەەوە هەر سێریکی تەقریباً تا ڕادێ ستاندەرە ئەمسا بۆ ئەمساڵ بۆ ساڵانی کەم خە زۆرە لەو تێپەڕ ناکات و هەر کەسێکی لۆ زیاتی فرۆشێتوان ناگادارمانکەون ئیجراتی لەگەڵاکەین. زۆر باشە ئەوەندەی کە زانیاریتان هەبێ بە پێی ئەزمموی ساڵانی ڕابردوو هەناری هەڵەبجە لە فیستیڤالەکەەوە ئەگاتە کوێ کە نمایشتان کردووە کەسێک لە خواری پارێزیەکانی خواری عراقەوە هاتی بێت و دوجار توانی بێتی بە جملە هەنارێکی زۆر بکڕێ بەڵام فیستیڤالەکە بوو بێتە هۆکار. بەپێی لێدوانی خاوەن باخەبمکانەوانی کە وەکۆڵێ بە ویژدانەوە قسەکەن لە توای فستیڤالی هەنار و دەستپێکردنی فستیڤالی هەنار لە ساڵانی ڕابردووە هەنار چووەتە قۆناغێکی کەەوە چۆتە مەرحەلەیەکیکەوە بۆ بە براندێکی زۆر بە ناوبانک و تەڵەب و خواست لەسەری زۆر بووە خۆشبەختانە ئێستا چەندین کۆمپانیا لە کوردستانە ئیش لەسەر ساختکردنەوەی بەرەبوومی هەنارەکە بۆ دەروی هەرێم بۆ بەشەکانی باشوور ناوەڕاستی عێراق و چەندین کۆمپانیاتون دەپێشەوە کە خەریکی سازدانی ساردخانە بۆڵگرتنی بەرەبوومەکان بۆی بەرەبوومی هەنار خۆشبەختانە یعنی لە دوای فستیڤالی هەنار و ئەو بەشدار بۆ کە هاتوون تەڵەبێکی زیاتر لەسەر دروست بۆ بە تایبەتی بۆ بەشەکانی باشووری عێراق و ناوەڕاستی عێراق. زۆر باشە کاک فەرهاد لە گرفتی جوتیارەکان لەبەرەوەی کە ناچارن زوو بەرهەمەکانیان ساغ بکەنەوە نەبوونی ساردخانەیەکە لەوێ بۆی کە بتوانن بەکاری بێن و بەرهەمەکانیان هەڵگرن بۆ وەرزێکی دیکە یاخۆت دوای بخەن. ئێوە وەکو ڕێکخراوەکان چکۆ دەزانم لە زۆربەی بابەتەکانی ترا ڕۆڵتانە بووە فشارتانە بووە لەم ڕۆکە هەر فیستیڤالەکەشتان دەستباریەکە بۆ جوتیار و بۆ خاوەن باخەکان چیتان کردووە و قسەی جدی چی بۆ لەو بارەیەوە؟ ئێمە لە چەند ساڵی ڕابردووە کە فستیڤال ئاساس کردەوە دەر لە فستیڤالیش بەردەوام قسەمان هەبوو لەسەر کەرتی گەشتوکاڵ و گەشتوگوزاری هەڵەبجە چونکە ئەمە زانێ هەڵەبجە دوو خاصێتی هەم ناوچەکی گەشتوگوزاریە هەم ناوچەکی کشتوکاڵیشە بۆی ئێمە بەردەوام لە هەموو بۆنە مناسبەکان قسەی خۆمامان کردووە لەسەر ئەو بابەتە بە تایبەتی مەسەلەی ساردخانە لە ناوچەکە خۆشبەختانە ئێستا چەند ساردخانە لە ناوچەکە دروست کراوە و ئێستا عەلوەی نوێی هەڵەبجەکە بە پێوە زانیاریانی من هەمە ئەتوانێت ئیستیعابی سەرجەم بەرەبوومی هەناری ناوچەکە بکە بۆ ماوەی چەند مانگێک کە بێتەوە من دیدن لەگەڵی کە لەسەر خاوەن سەرخانەکانی هەڵەبجەیە قسەم کرد لەسەر بابەتی هەنار وتم تۆ تاکە ئەتوانی هەناروتی من هەتا 21 سێ بەرەبوومی هەنارم هەڵگرتووە و وردەوردە خزمەتە بازاڕەوە بۆی خۆشبەختانە ئەو ئێمە لە سەردانی بەڕێز وەزیری کشتوکاڵا چەند جارێک هەردوو وەزیری کشتوکاکە عەبدولستار و وەبێگەرخان کە سەردانمان کرد دانیشتوین یەکێ لەو شتانە کە زۆر پێداگریمان لەسەر کردەوە بابەتی ساردخانە بۆ ناوچەکە چونکە ساردخانە بێت و هۆکاری ئەوەی کە داهاتی تاک و جوتیاران لەم ناوچە بەرز بنەوە بەرز بێتەوە ئەلحەمدوللا ئەوەی سا لە پلانێکی تەواوە هەیە بۆ ئەو بابەتە ئیشەڵا بە شێوازێکی باش سازت دێت. زۆر باشە مامۆستا فەرهاد ساڵانی ڕابردوو بە تایبەت دوایەوەیکەوە فێستیڤاڵی هەنار دەکرا لە هەڵەبجە وێڕایەوەی هەناری هەڵەبجە هەر خۆی کوالێتێکی باشیە و ڕێژەیەکی زۆریش هەیە جۆرێک لە جۆرەکان چۆنێ و بازاڕی جیهانیەوە بۆ دەرەوە دەنێردرا پێم خۆشە سەرنجی بەڕێزت کە پاڵپشتی ئەم جۆرە لە فێستیڤاڵانە و وەروها گرنگی پێدانیان و بە بازارکردنی بەرهەمە ناوخۆیەکان بۆ جیهانی دەرەوە بەگشت بۆ کوردستان وەروەها بۆ جوتیارانی ناوچەی هەڵەبجە چ سوودێکی دەبێ و ئەوەندەی ئاگادار بن ئەم ساڵ هیچ جۆرە لەو چالاکیانە یاخود لەو بە بازارکردنە دەبێت. بەڵێ پرسایکی جوانە سەبارەت بە ئەوەی کە ئایا ئەم بەرەبوومایی کە ئەچێتە دەرەوە چەندی چی سادێ بەرە ناوچەکەکە دیارە جوتیار کاتێک ئەبینێ بەربوومەکەی لە بازاڕە تەڵەبی لەسەر خواستی لەسەر ساغە بێتەوە ئەوە بدڵسۆزانتر و هەوڵەدا بەربووم زیاترکە ئەمە هۆکارێکێتیکەوە بەربووم بە دڵنیان لەمەولا بەرەو باشترچێ هەروەها بابەتی کە ئەوەی کە گرنگە لێرە ئێمە ناوچێکی زۆری کشتوکاڵی فەلاحەکان بێت بە دابینکردنی پێداویستەکانی وەکو ئاو وەکو ئاسانکاری بۆ بەرهەمهێنان
هەتا ئەوەی کە ئەمانیش بتوانن ینی ناوچەکە چووکە ناوچەیەکی تازە بە ناوچەکە بە ناوچێکی هەنار بەناوبانگە و لێکۆڵینەوەکان دەریان خستۆ کە زەریەکەی زۆر گونجاو بۆ هەنار و بۆ زەیتون پێویستە ئیتر حکوومەت ئیحتیمام بەم بابەتە بات چونکە ئێمە زانین لە وڵاتانی جیهان وڵاتانی پێشکەوتووە لێکۆڵینەوە کە هەر ناوچێک بە هەر بەربوونەکە پێشکەوتو بێت ئەوە گرنگی پێ دێتەوە بێت ئەو ناوچە بەو بەربوومە بەناوبانگ ئێستا بۆ نمونە لە ڕۆژهەڵات تۆ کە باسی شاری شنۆکە یەکسەر گێلاستیە دەبەرچاو کە باسی شاری ماباتەکەیت یەکسەر سێوی دێتە بەرچاو بۆی هەڵەبجەش کە باسی هەڵەبجێکی یەکسەر باسەکە هەنارە بەڵام حکوومەت بەداخەوە یعنی وەکو پێویست نەبوو لە هاوکاریکردن لە دابینکردنی یعنی پێدانی سولفەی کشت و کاڵی لە پێدانی زەوی لە هەڵکاندنی بیر ئەو بابەتانەی کە هۆکار بێ بۆی کە جوتیار بەرەبوومەکان بەڵام ئێمە ئیشی تاوامان لەسەر کردو ئیشی بەردەوامیشە بین لەسەر ئەمە کە بتوانرێت ئەمە بکرێ بەستان بکرێ بە براندێکی جیهانی بە شێوازێ بێت کە ئیتر یعنی هەڵەبجە تەنها ئینتاجی هەناری هەبێت یعنی هەڵەبجە ئەوە نەبێت کەوتانی پێداویستی ناوخۆت پڕکاتەوە و بەشی بازرگانی دەروشمان بۆ دابین کات زۆر باشە کاک فرادێکێکی دیکە لە بابەتەکان بابەتی ئەوەیە کە هەناری سازان ناوبانگێکی تایبەتی هەیە و لە ساڵانی ڕابردوو هێنانەوەکەی بۆ باخەوانەکان کەمێک گەستەم بوو هیچ ئاسانکاریە کراوە؟ بڵێ ئەوە بابەتی کە قسەی هەموو جوتیارانە کە بابەتی هێنانەوەی بۆ ئەلوە بەڵام خۆشبەختانە ئەوەندێ من ئاگادارم 2 ساڵە حکوومەتی هەرێم قەرارێکی دەکرێت لە بەرژەوەندی ئەو بڕەتیەچووی بدرێ بە ئەلوەکان خراوەتە سەر کڕیارەوە یعنی من کە چەم هەنارێکە کڕمەگە 5 کیلۆیەک 50 دینار 100 دینار ئەبێ خاوەن باخەکە بیە بە ئەوەی لە ئەلوەکە ئیشەکە بێ منی کڕیار بیەم بۆی ئەمە بۆ خۆی هۆکارێکی باشە بەڵام ئیتر ساڵانی ڕابردوش ئاگادار بووم هۆکاری بڵێن کرێی گواستنەوە دابین ئەکرا بۆ جوتیارەکان بەڵام تە خۆتان زان قەیرانێک پێش هاتووە شتەکانی هەمووی لە ئاستی گۆڕانکاری بەسەرایەناوە بەڵام ئەمێ دەکەین بە هەموو لایەکەوە یعنی بە حکوومەتەوە بە ڕێکخراوە بە کەناڵەکانی ڕاگەاندنەوە هاوکارێکی باش بووین بۆی کە فەلاح بتوانێت بەس فەلاح بکە سەرچاوەی داهاتی ڕۆژانە و ساڵانی عفۆن مامۆستا بەورە وڵاجەلا من دەنگی زۆر باشە کاک فەراد سەبارەت بە ئەو زێرور زیانانەی کەم ساڵ لە باخەوانەکان دراوە بەهۆی وشکە ساڵی و کەماویەوە چونکە زۆربەی ئەو باخانەی کە لە سازانن بەهۆی بێئاویەوە وشک بوون ئەم ساڵ ئەمە زیانێکی زۆری بەر جوتیار کەوتووە گەر جوتیار لە ساڵێکە خەمی ساختکردنەوەی یەک جار بەرهەمەکەی بێت خۆ دەبێت خەمی تەمەنێکی ئەوەی بێکە و دارش چەند ساڵە بەخێویە کات و ئێستا وشک بووە لەم ڕۆوە چی کراوە چیەکرێ بۆ باخەوانانە بە تایبەتی لە ناوچەی هەورامان لە هەڵەبجە لە سازان ئەو هەموو زیانەی کە بەر باخەوانەکان کەوتووە بۆی کەماویەوە هیچ پلانێک هیچ قسەیە کراوە لەو ڕۆوە ئێمە پەیوەنددارەکان لەسەر قەیرانەکانی وشکە ساڵی و چۆنەتی ڕوبەڕووبوونەوەی خۆشبەختانە پێشوازیکی باشی لێکرا لەلایەن حکوومەت و لایەنە پەیوەنددارەکانەوە بەڵام بابەتەکە بەڕاستی یعنی ئەتوانین بڵێن ئەمساڵ بابەتەکە بە جۆرێک بوو لە دەسڵاتی حکوومەتی تا ڕادێک نەبوو چونکە شتەکە سەرتاسەری بوو تا ڕادێک ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کردبوو گرتووە بەڵام ئەکرێت حکوومەت یعنی لە ساڵانی ڕابردوو درەخت نەخۆش بۆ پلانی هەبوو بە تاتی گوێزەکانی هەورامان بەڵام بەداخەوە ئەمساڵ ئەو باخانەی کە ساڵانە بەرهەمێکی باشەنەوە تاتیوەکو باخانی سازان بۆی وشبوونی سەرچاوی ئاوەکانەوە سەرچاوی کانیەکانیانەوە زۆر باخان وشک بوون کە ئەمەی هۆکارێک بۆ بۆی کە وەکو جەنابەت و خەڵک خەفەتێکی زۆر بخوات بۆی کە دارێک بە تەمەنێکی زۆرەوە وشکە بێت بەڵام ئەوێ دەکەێت حکوومەتی هەرێم بەجددی ئاوڕێک لەم بابەتە باتەوە ناوچەکان منی تێگلانی کەوتم حکوومەتی هەرێم وەکو پێویست نەبووە ئەوەیە کە ئەکرێت ئەمە لە کۆمەڵێکی ناوچە یعنی بیر هەڵکەندێت بیری گەورە لێ بدرێت بۆی کە ئەم مەترسانەکە ساڵێکی کە هەبوونیان خوانە خواستە ساڵانی کە ساڵانی داهات و دووبارە بوویەوە بتوانن ڕێ بگرێت لەم کارە ساتانە. مامۆستا فەرهاد بابەتێکی تر هەیە کە ڕەنگە ئیشی لایەنە پەیوەنددارەکان بە دیاریکراوی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام ئەکرێ ڕێکخراوەکانی شتۆڕی ڕێکخراوەکان ڕۆڵی تێدا بگێڕن گەرچی دەرفەت کەمە دەزانم زۆر مەشغوڵیش بەڵام یەک دوو پرسیاری کورتمان ماوەی ئینشەڵا زۆر وەختت ناگرین بابەتی هۆشیاری جوتیار یەکەم لە لێکردنەوەی بەرهەمەکانی دووش لە کاتی گواستنەوەی زۆر جار من خۆم بە چای خۆم بینیومە بۆ نمونە هەنار کوالیتێکی زۆر باشیە وەڵام جوتیارەکە
ئەو بە کلاسیکی جۆرێک لە جۆرەکان زۆر نازانێ ئەزیەتی هەنارەکە دەدا لە لێکردنەوەی بەشێکی تێک دەچێت دەبێت تۆی خراببوونی هەنارەکە تا چەند ئیشتان لەسەرەوە کردووە ڕێنمایی بدەن ئەو کەسانەی بەشدارن لە فستیڤالەکە ئەو هەنارانەی نقلیان دەکەن بە شێوازێک بیان هێنە فستیڤالەکە کە تێک نەچن نشکێنرابن بریندار نەبن. وڵا خۆشببختانە بەشێکی فعال هەیە لە هەڵەبجا کە ڕێنمایی کشتتوکاڵی هەڵەبجەیە ئێمە ئەوەندەی ئەگەردار بین تەنسیقمان نەبێت پێ ئیش بکەینەوە تۆر ڕێکخراوەکان زۆر بەجددیش لەسەرەوە بابەتێکن و شەرکردنەوەی جوتیارەکان و خۆشببختانە ئێستا کۆمەڵە جوتیاری گەنجیش بکاتون دەپێشەوە کە ئەزانن کشتتوکاڵ چوونە و بە شێوازە کلاسیکە نایکەن و ڕێکخراوەکانیش ئێمە لە ماوەی ساڵانی ڕابردووە چەند ڕێکخراوێک لە هەڵەبجا فەنتی گەورەگەوریان وەرگرتووە تایبەت بۆ تەنیا بەڕاهێنانی جوتیاران لەسەر چۆنێتی بڕێخستنی باخەکانیان و سەرپەرشتی کردیان ئەوە سێ ڕێگەی باش بوو کە ئەمساڵ یعنی ئومێد دەکەین لە ساڵانی ئایندا جوتیار بزانێت چۆن زیاتر خزمەتی بەروومەکەی بکات و بەروومەکەی یعنی بە شێوازێک بێت لە جێ خواست هەموو لە یەکمانە بێت. زۆر باشە کاک فەرات ئەمساڵ ڕێژەی بارانبارین و شکە ساڵی دەزانین چۆن بوو ئەمەیان پرسیارە بۆ خۆت بکەم تامی هەناری ئەمساڵت بەدڵە؟ وڵی ئەمساڵ هەنار ئەتوانین ئەو ناوچەی کە ئاودار بوو ینی کە کەسی خاوەن بیر بۆ یان بەردەمی سەرچاوەیەکی هەمیشەیە بۆ کە وشک نەبوو کانیەکەی هەنار جوانە وی کە میانی هەناری جوان هەبوو بەڵێ من ئەمساڵ هەناری زۆر بەتام خواردووە بەڵام ئەوەیشی کە سەرچاوی ئاویکەم بۆ یاخود درەنگ ئاوی دراوە بەداخەوە و هەنارەکەی وەکو پێویست نییە بەڵام ئومێد دەکەین بۆ ساڵانی ئایندا سەرچاوەکانیەکانمە بوژێتەوە هەنارەکانمان بەناڵێکی زۆر باشتر و بەتامتر بەڵام الحەمدلله و هەناری کە ئێمە لێرە تامان کردو لە ماوەی ڕۆژی ڕابردووە و خۆمان باخمان هەیە هەنارەکان هەناری خراپ نەبوون و هەناری باش هەیە سا لە بازارە بەڵێ زۆر باش ئەماوە سەفراد وەکو کۆتا پرسیاری ئەمەوە کۆتا پەیامی بەڕێزی شێت دەمەوێت دیسانەوە بیری بینەرانی بێنینەوە یان ئەو پرسیارە دروستە بێتەوە ئەم ساڵ هاوڵاتیان گرفتی شوێنی وەستانی ئۆتۆمۆبیل پارکیکیان نابێت یا خۆت ئەگەر کەسێک لە دوورەوە بێت ئەوەندە بەشی خواردن و شوێنی وەستانی ئۆتۆمۆبیل و هاتوچۆکان ئاسان ئەگەر دووبارە ئاماژەیەک بۆ بابەتە بدەیتەوە ڕەنگە بەشێکی زۆر خەڵک لە ترسیەوەی قەرەباڵقی دروست بێت شوێن وەستان نەبێ نەیەوێت بێت بۆ فستیڤالەکە. بەڵێ بەڵێ سپاس بۆ پرسیارێکی زۆر جوان و بەجێیە وەکو من لە سەرەتاوە باسم کردی کە لە هۆکارەکان یەوەی کە فستیڤالەکەمان لە پارکی شاری یاریە و گواستێتەوە بۆ یاریگای نێودەوڵەتی هەڵەبجە تەنها بابەتی ئەوە بۆ کە کاراسانی بۆ بەشداربووان و بۆ میوانەکان بکەین بە ئاسانترین شێواز بگەنە فستیڤالەکە چونکە ئەم شوێنەیە ئەمەتیا وەسانی دەواازەی شارە و جادەیە هەمووی دووسایدە بە چاودەری ساحەکە یاریگاکەیە و شوێنێکی باشی وەسانی ئۆتۆمبیلی هەیە بۆیە لێرەوە ڕووی دەمانەکەن جوتیاران بەڵێ گەشتیاران بەڵێ شوێن دابین کراوە بەڵێ بەروبوون بەشی هەموو بکەین هەمووی ئامادەیە ومێ دەکەین هەموو هەر کەس هاتە فستیڤالەکەەوەی بەرنامە هەیە لە خزمەتی بین و با لێرە شۆڕەکەین دەمێ و خەڵکەوە فەرمون بۆ فستیڤالی هەنار بۆی چێژ لە جوانەکانی هەڵەبجە ببینن. زۆر سپاس بۆ بەڕێز فەرات قادر جێگری سەرۆکی تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە سپاس بۆی کە لە حوتەمین فستیڤالی هەنار و پاییزی هەڵەبجەوە لەگەڵمان بوویت سپاس دەکەین. بڵێ بینەرانی عزیز ناوڕێک وەردەگرین و لەگەڵتان بەردەوام دەبین. دووبارە سڵاتان لێ بێدایزان هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادە کردوین گەنجێکە لاوێکی جوانە وەروەها کۆمەڵێک قسە و باسمان بۆ دەکا وەروەها دووسی ئاوازی خۆشیش ئەچڕێ پێکەوە گوێبیستی دەبین و بینەری دەبین. من و یادی سەحەر یاران عجایب بێقەرارێکی بەسەرگەردانیە هەردوو دڵێک مەشغوڵی کارێکین ئازیزەی فەلەگەی وەکوونەی کونا جەرگم لە تاو هیجرانی تۆ بۆیە بە سۆزینەی دەسووتێم و
بەناخمەینەی دەناڵێنێ ئەمانەی موتریبی مەجلیس بە حەقی تاری ڕوحانی بەڵاوێ ناغمەکەی سازت کە ئاوی هاوری هیجرانە ئەتۆی ڕۆحەکەم ساقی ئەتۆی عومرەکەم متریب پەیان پەیلێدە چەند گونەی دەمادەم بێنە پەیمانە بە تیری غەمزە بملاوێنەوە زوڵفە لە گردن کە بەسەر هاتوومە مەیدانت بەدڵ بۆت بوومە نیشانە ئەم شەو نیگاوە تارماییە لە ژوو سەرم سەما دەکا ئەم شەو نیگاوە تارماییە لە ژوو سەرم سەما دەکا دڵم دەروێشی تەکێتە لە خانەقا دوعا دەکا خەفەت مەخۆم تەمەنێکە لە یەکی دوور کردینەوە ڕۆژێک دادێت وەکو جاران بە یەکتر شادەبینەوە ڕۆژێک دادێت وەکو جاران بە یەکتر شادەبینەوە کەس شگێ نابم بێجگەل لە تۆ لەم شارەدا بملاوێنێ کەس شگێ نابم بێجگەل لە تۆ لەم شارەدا بملاوێنێ ماڵی تەنیایم خامۆشە وە خەریکە هەرازێنێ ماڵی تەنیایم خامۆشە وە خەریکە هەرازێنێ بەڵازان و خۆشەویستان لەسەر بابەتی هەناردەوەستین کەمێکی دیکە سامان لە ناو فیستیڤالەکە گەرم و گوڕی بەشداربوانی ناو فیستیڤالەکە دەگوازینەوە بۆتان پێشەوەی کە بچینە ناو فیستیڤالەکە کە تایبەتە بە هەنارەوە زانیاریەکی تایبەتمانەیە لەسەر سوودەکانی هەناری دی لەم وەرزەدا کە وەرزی هەنارە و بە تایبەتیش کە فیستیڤاڵی هەنار دێتە ئاراوە زۆرترین باس و خواز لەسەر هەنار و سوودەکانی هەنارە با بچینە لایەم زانیاریە بزانین گرنگترین سوودە تەندروستیەکانی هەنار بۆ جەستە چین پێکەوە بینەری دەبین. هەنار میوە پڕچێژ و بە سوودەکەی وەرزی پاییز لەبارەی سوود و کاریگەریە باشەکانی هەنارەوە بێگومان هەروەرزێک تایبەتمەندی خۆی هەیە بۆ پێشکەشکردنی میوەکان ئەویش بەهۆی پێویستی ئەو میوەیە بۆ تەندروستی و جەستەی مرۆڤ پاییز لە ناو هەموو میوەکانی تردا هەناری کردووە بە سیما و ناسێنەرەوەی خۆی و خەڵکی بە شێوەیەکی بەرچاو هەنار دەخۆن. هەنار لە توێکڵەکەیەوە تا جیاکەرەوە سپیەکەی ناوی و تا ئاوەکەی و دەنکەکەی هەمووی سوود و کاریگەریە بۆ جەستە بەڵام ئێمە تەنها ئاماژە بە 10 سوودی هەنار دەکەین ئەمانە بەشێکن لە سوودەکانی هەنار. هەنار پارێزگاری لە تەندروستی دڵ و دەمارەکانی دڵ دەکات. پزیشکان ڕێنمایی ئەو کەسانە دەکەن کە دەیانەوێت کێشی لەشیان دابەزێنن یا کۆلیسترۆلی لەشیان ڕێک بخەن بە خواردنی هەنار. شەربەتی هەنار یارمەتی هەرسکردنی خێرایی خۆراک و سوکردنی باری قورسی گەدەی مرۆڤ دەدات. لێکۆڵینەوەکانی زانکۆی هارڤارد ئاماژە بەوە دەکەن هەنار دەبێتە هۆی لە ناوبردن و نەهێشتنی چەند شێرپەنجەیەکی تایبەت لەوانە شێرپەنجەی مەمک و پرۆستات. هەنار لە ناو هەموو میوەکاندا دەوڵەمەندترین میوەیە لە دابینکردنی بڕێکی زۆر لە مادەکانی کالیسۆم و پۆتاسیۆم و سۆدیۆم. شارەزایانی وڵاتی چین باز لە سوودە سەرسوڕهێنەرەکەی توێکڵی هەنار دەکەن و ئاماژە بەوە دەکەن سوودەکەی هیچ کەمتر نییە لە دەنکە هەنارەکان بۆیە ڕێنمایی مرۆڤەکان دەکەن
بە شێوەیەکی هاڕە و کەپسول توێکڵی هەنار بخۆن، توێکڵی هەنار وشک بکرێتەوە و وەک چا بکوڵێنرێت و بخورێت. ئەوە پارێزگاری لە شێرپەنجەکانی مەمک و پرۆستات و پۆڕی خواردن و پێست و ڕیخۆڵە و پەنکریاز دەکات. هەنار دەتوانێت خوێن لە مادەزیان بەخشەکان بپاڵێوێت و کورچی لە پاک بکاتەوە و بەکتریای ناوخوێنیش پاک بکاتەوە و لە ناوی ببات. هەنار پڕە لە پێکاتەی خۆراکی دەوڵەمەند بۆ جەستە. لە هەنارێکدا 174 گرام ڕیشاڵ و 3 گرام پرۆتین و لە 130 ڤیتامین سی بۆ لەشدابین دەکات و لە 136 ڤیتامین کەی و لە 116 فۆلات و لە 112 پۆتاسیۆم و 24 گرام شەکر و 144 کالۆری لە هەنارێکدا هەن. هەوکردن و ئازاری جومگەکان کەم دەکاتەوە و یارمەتیدەرێکی باشی نەخۆشی ڕۆماتیزمە. دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان، دەچینەوە فێستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە کە دیارە ئەمڕۆ حوتەمین فێستیڤاڵ و ڕۆژی یەکەمیەتی بۆ بینینی کۆمەڵێک دیمەن و وەروە زانیاری زیاتر و ڕۆماڵی فێستیڤاڵەکە دەچینەوە لای هاوکارمان سامان سڵاوت لێبێ ئەگەر لە نێو فێستیڤاڵ بزانی لەوێ لای تۆ چی دەگوزارێ و هەروەها بارودۆخیەوێ چۆنە. بەڵێ سڵاوتان لێبێ، دیارە ئەمە حوتەمین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجەیە کە بەڕێوە دەچێت. ئەمڕۆ یەکەم ڕۆژێتی، دیارە ئەم ساڵ بۆ ماوەی 3 ڕۆژ فستیڤاڵەکە بەردەوام دەبێت. فستیڤاڵەکە هەرچەندە هەنار و پاییزی هەڵەبجەی پێدەوترێت، بەڵام بابەتە هەمەجۆر و پیشە و کارە جیاوازەکانیش لە خۆ دەگرێت لە فستیڤاڵەکە. من بۆ زانیاری زیاتر کۆمەڵێک دیمەنی هەنارتان لێرە بۆ ئەگوازمەوە و ئەچمەلای ماوەستا زانیار کە یەکێکە لەوانەی کە دوکانی لێرەداناوە. ماوەستا ساڵ فستیڤاڵەکە چۆنە بینن؟ بەڵێ سڵاوتان لێبێ، فستیڤاڵەکەم ساڵ لە ساڵانی ڕابردوو جیاوازە، لەبەرەوەی هەم شوێنەکەی گۆڕاوە، هەم لە کەرتی دایبەتەوە دراوە بە کۆمپانیا فستیڤاڵەکەی کردوێتەوە. ئەمش لایەنی ئیجابی و سلبی هەیە. لایەنە ئیجابیەکەی ئەوەیە ساڵی ڕابردوو لە کۆتایی شار بوو، خەڵک تووشی کێشە بوو، قەرەباڵخی دروستە بوو لە ناو شارە، بەڵام ێستا لە بیدایەتی شارایە ئەمە شتێکی باشە. لایەنە سلبیەکە شێوەیە بڕێپارە لە بەرامبەر وەرەگیرێت لەو خاوەنکارانە، لەو خاوەن باقانە. ئەگەر بکرایە بە شێوەیەکی بێ بەرامبەر بووایەوە ئەوان ئیسفادەیەکی باشتریانەکە. چەند جۆرە هەنار لەم فستیڤاڵە ئەم ساڵ خراوەتە ڕوو؟ جۆرەکانی هەنار ئەگەر ئاماژەیەکی پێ بکەیت. خۆی جۆرەکانی هەنار زۆرن، بەڵام ئەوەی ئەی گۆڕێت بی ئەی شوێنەکەیە هەنارێکی باشە بۆ بەرهەمبێنێ. لە ئێستاە تەنها هەناری ساڵەخانی کە دڵی هەناری مەملەکەتەکەیە بە شێوەیەکی باش پێگەیە و خراوەتە بەر. لە هەمان کاتە هەنارێکی تر هەیە پێوترێ هەناری ئەمریکی. ئەم هەنارە ڕەنگ و ڕوخسارێکی جوانی هەیە، بەڵام کوالێتی و چێژەکەی و بەها خۆراکیەکەی وەکو هەناری ساڵەخانی نیە. بەڵام کۆمەڵە هەناری تر هەن لە ناوچەکەیە کە ئێرە بە نمونە هەڵوان واسیوە، بۆ نمونە هەناری کەوە هەناری پێوترێ شیرینە هەیە، سوورە هەنار چەند جۆرێ هەیە، کاراڵی هەیە. ئەمانە هەمووی کۆمەڵە بەرەمی هەنارن کە ئەوان زیاتر بۆ ڕووبە هەنار بەکارێنرێ بۆیە چەند تامێک تێکەڵ بێت چێژێکی باشترێ بێ ڕووبە هەنار. زانیاراگەر بە کورتی وەڵام بیتەوە مەمنونە بم تا چەند لە ڕووی داهاتەوە مەگرنگە بۆ باخەوانەکان و خاوەن پیشەکانی هەڵەبجە کە ساڵانەم فستیڤاڵە بەڕێوە دەچێت. بەدڵنیاییەوە گرنگیەکی زۆر باشی هەیە. لە ساڵی ڕابردووە بڕی 1 ملیار دیناری عێراقی هاتووەتە ناو فستیڤاڵی هەڵەبجەوە، چۆتە گیرفانی باخەوانەکان و خاوەنکارەکانەوە. بەڵێ بەدڵنیاییەوە گرنگیەکی زۆر باشی و دەستخۆشی لە ڕێکخەرانی فستیڤاڵەکەیە. دیارە ئەمە لێرەوە لە سەرەتای فستیڤاڵەکە ژمارەیەکی زۆر لە دوکانی هەنار لێرە هەیە بەرچاوەکەوێت کە ژمارەیەکی ڕێژەیەکی زۆر هەناریان عەرز کردەوە. پیشانی ئەوانە ئەو کەسانیانتن کە بەشداری لە فستیڤاڵەکەکەن. دیارە لە هەموو شارەکان یاریمی کوردستانەوە خەڵک و وڵاتیان بەشداریم فستیڤاڵەکەن. جگە لە بەرەمی هەنار تەواوی بەرەمە کولتوری و وەکوتم پیشەکانی ترش لە ئەم فستیڤاڵە خراوەتەوە. من پێم خۆشە بەشداربوویەک وەربگرم کە چەند قسەیەکی لەگەڵا بکەم دەربارەی فستیڤاڵ هێنارەوە. لەکوێوە هاتوون؟ سڵاوتان سڵاو لە ئێوەش. وڵای ئێمە لە هەولێرەوە هاتوین، ئێتر دەمێ بوو چاوەڕێم فستیڤاڵە بووین، ویسمان بەشداری بکەین و هەناری هەڵەبجەش بەناوبانگە. ئێتر هەناری هەڵەبجە چۆنە؟ وەڵا زۆر خۆشە. ئێمە هەموو ساڵی دەین لە هەڵەبجە هەنارەکڕین، بەڕاستی زۆر خۆشە و هەنارێکی زۆر چاکە. فستیڤاڵەکەتان پێ چۆنە؟ لەوێ ئەم ساڵ جیاوازترە، گەورەتر و فراوانتر بووە؟ بەڵێ فستیڤاڵەکە ئەم ساڵ جیاوازترە، جێیەکەشی جیاوازە زۆر وەلو هەموویمان نەبینیەوە تازە هاتوین، بەڵام پێچێ گۆڕانکاریان کرد بێ. هەناری باش بکڕی ئینشاءڵڵا.
بەتەمە وەرەوە ئەمساڵ ئەڵێن هەنار بەعام باش نییە بەڵام هی هەڵەبجە هەر تایبەتە. بەخێر بێت بەڵێ دیارە ئەمێ ئاماژە بۆ بکەم کە ئەم ساڵ نزیکەی 600 خاوەنکار و باخەوان لە فستیڤاڵ هێنار بەشدارییان کردووە بڕیارە 3 ڕۆژ بخایەنە ئەم ساڵ جیاواز لەوە ساڵانە لە پارکی شاری هەڵەبجە بەڕێوە دەچوو بەڵام ئەم ساڵ لە یاریگای نێودەوڵەتی هەڵەبجە فستیڤاڵەکە بەڕێوە دەچێت بڕیارە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بێت. زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح کە لە فێستیڤاڵی هەڵەبجەوە لەگەڵمانەوەی سامانگیان سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێزان با لە بابەتی هەنار و فێستیڤاڵ و پاییز و ئەمانە تۆزێکە چینە ئەولاوە و هاو کاتی ئەم پاییز و فێستیڤاڵەش دیارە مانگی پیرۆزی مەولودە مانگی لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتی ڕەحمەتە لیلعالەمین محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. ئێمەش قسەوباس و گفتوگۆ دەکەین لەسەر ژیاننامەی پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ لەسەر کار و کردەوەکانی ڕەفتارەکانی ڕۆژانەی کە ڕاستەوخۆ دەبێت ڕنگدانەوەی لەسەر ئێمەی شوێنکەوتوانی وەروە کاریگەری لەسەر ئێمەی مسلمان هەبێت. ئەم ڕۆژ دەمانوێت بزانین پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ مامەڵەی لەگەڵ کەسانی بێباوەڕ کەسانی غێرە ئیسلام کەسانێک لە دەرەوەی بازنەی ئیسلامیش بوون یاخود لەسەر ئاینەکانی تربوون یان بە مانایەکی تر بێ باوەڕون بە ئیسلام چۆنی بووە چۆن مامەڵەی لەگەڵ کردوون جا ئەگەر وەکو دراوسێ بوو بێ ئەگەر وەکو هاوشانێکی سیاسی دراوسەیەکی سیاسی بوو بێ یاخود هاو نیشتیمانیەکی بوو بێ لەگەڵی بوو بێ لەوێ با بزانین پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ چۆن مامەڵەی لەگەڵ بێباوەڕان کردووە. بۆ قسە و باس و گفتوگۆش لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شاخەوان سیام مەنسووریمان کردووە زانای ئاینی و بانخواست مامۆستا زۆر بەخێر بێ. زۆر سپاسانە بەخێر مامۆستا لە یادی مەولود ڕاستەوخۆشمە سەر پرسیارێک زۆر جار ڕەنگە ئەگەر لەگەڵ کەسێکی بێ باوەڕیان کەسێک کە مسلمان نەبێ دەربکەویت یاخود ببینرێیت تۆزێک لە بریەوەی بەو ڕۆحیەتەوە سیر بکرین کە ڕەنگە تۆ هیدایەتی کەسەکە بدە یاخود کاریەی لەسەر بێ نیشانێکی پرسیارە لەسەر دروست ببێ بۆچی لەگەڵ فڵان کەس ئەگەڕێ و بێگومان ڕەنگە ئەمەش لە دڵسۆزیەوە بێ زۆر جار دڵێ هاوڕێی خراپ تەسیری لەسەر دەبێ. با بزانین پەیامبەرەکەمان درودی خوای لەسەر بێ چۆن مامەڵەی لەگەڵ بێ باوەڕان کردووە چۆن مامەڵەی لەگەڵ کەسێک کردووە کە ڕەنگە لە بازنەی ئیسلامیش نەبوو بێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وآله ومن والاه. دیارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مرۆڤێکی سادە نەبووە هەم لە مامەڵەکردنی لەگەڵ دەوروبەریدا هەم لە مامەڵەکردنی لەگەڵ خوای پەروەردگاردا جەل جەلالوه. ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مامەڵەی پێکردو لەگەڵ کەسانی بێباوەڕە بەڕاستی زۆر پێویستە لە ڕۆژگاری ئەمڕۆدا ئێمە جێبەجێ بکەین. بۆ چونکە ئەم کەسەی کە بێباوەڕە خۆواتە ئێوە نییە تۆس بە هیچ جۆرە تێکەڵاوی نەکەیت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خۆی لە ژیانی خۆیدا کاتێک کە خوای پەروەردگار ئەینێرێ ڕەحمەتەن لیلعالەمین کافر بەشێکە لە عالەم بێباوەڕ بەشێکە لە عالەم لەگەڵ ئەوەدا خوای تەعالا نەیفەرموو وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن لیلموسلیمین ئیلا ڕەحمەتەن لیلعالەمین وەنیە ئەمە خاڵێکی تر خوای پەروەردگار باسی بارانەکە لە قورئاندا وينزل الغيث من بعد ما قنطوا وينشر رحمته لە باسی پێغەمبەردا خوای پەروەردگار ئەفەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن لیلعالەمین لە باسی بارانیشە ئەفەرمێ وينشر رحمته یعنی پێغەمبەر بە ڕەحمەت باسەکە و بارانیش بە ڕەحمەت باسەکە لە قورئانە و دووشتە ئەم دووشتە لێکچوونیان چییە؟ باران جیاوازی ناکە لە نێوان شاخ و لە نێوان دەشتدا باران جیاوازی ناکە لە نێوان بەحر و لە نێوان بەڕدا باران جیاوازی ناکە لە نێوان ماڵەکەی مندا کە مسلمان و ماڵی دراوسەکەم کە نامسلمانە وەنیە باران جیاوازی ناکە لە نێوان نێر و مێدا باران جیاوازی ناکات لە نێوان شەو و ڕۆژدا وەنیە خوای پەروەردگاری چۆن باران بە ڕەحمەت باسەکە پێغەمبەر ژێر بە ڕەحمەت باس کردووە ئیدەن پێغەمبەری خوا ئەوە بەزەیی بووە بۆیە ئەوەندە گەورە بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مامەڵەکردندا بۆیە لە وەسفدا فەرموویانە محەممەد بەشەڕ وەلەیسە کەلبەشەر إنما ياقوتة والناس كالحجر ياخذ شاعرك خوي فرميتي وأحسن منك لم تر قط عيني وأجمل منك لم تلد النساء خلقت مبرأ من كل عيب كأنك خلقت كما تشاء
ینی بەو شێوەی کە خۆت ویست و دەخوا ئاوا دروستی کردویت بۆکو ئەو وایە ئەم پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم لە مامەڵەکردنی لەگەڵ بێباوەڕاندا زۆر بە سۆز بووە زۆر بە بەزەیی بووە زۆر بە ڕەحم بووە ینی تۆ بیەنە پێش چای خۆت ڕئیسی دەوڵەتێکە پێغەمبەری خوا ئافرەتێک داوەتیەکە بەڵام ژارەکە دەنا خواردنەکەیەوە خواردنەکە بە پێغەمبەری خوا فەرمێ ژار خوارد کراوە ژارم پێوەیە مەمخۆ ئەم ئافرەتەی نەکوش لەبەر خۆی ئەخرە من ڕەحمەتەوە نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە وەفاتەکە قەرزاری کابرایەکی یەهودی بووە دەی وەرە ئێستا موسڵمانێک وەفات بکە و قەرزاری کابرایەکی بێ باوەڕ بێت خۆ خەڵک لە قەبرەکە بە لە قەدەرێنێتەوە کاکە پێغەمبەری خوا ئەو مامەڵەی کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مامەڵەکردن لەگەڵ بێ باوەڕدا ئەگەر تەماشا بکەی هەم تەساموحی بۆ بەرامبەریان لێبوردن و هەم بە سەبر بووە لەگەڵیاندا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هەم هاوکاریشی کردوون ینی ئێمە وا نەزانین وەلا و بەڕا ئەوەیە کە ئێمە هەموو کات ڕقمان لە کافر بێت ئاگادار بین ئێمە لە بابەتی دینیە ڕقمان لە کافرە لە بابەتی دنیا ڕقمان لە کافر نییە و بڵین کاکە وەلا و بەڕا ئەوەیە کە بە موتڵەقی ڕق لە کافر بێوانە باشە لە شەرعدا ئافرەتی ئەهل الکتاب جایز نییە من و تۆ ماریان بکەین جایزە ماریان بکەین یا ئەهل الکتاب خۆ موسڵمان نین شەرعەن دروست دەمارەیان کەی باشە کە دروست دەمارەیان کەین معقولە من ئافرەتێک مارەکەم ئەهلی کتاب بێ خۆشم لەوێ معقولە ئەچێتە عەقڵەوە خێزانم بێ و خۆشم نەوێت و نابێ ئیجباریشیکەم لەسەر لە چک نابێ ئیجباریشیکەم لەسەر نوێشکردن دی شەرع ڕێگەشی داوماریکە بۆیە بەڕاستی ئەم دینە وەکو خۆی ڕەحمەتە پێغەمبەری خوا ڕەحمەت بووە دایکی ئیمانداران ڕۆژە پرسیاری لە پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم فەرمووی پێغەمبەری خوا هیچ ڕۆژێک ناڕەحەتیت بەسەر هاتووە لە ڕۆژی ئوحود قورس دەبێت چکۆ ڕۆژی ئوحود پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر ناڕەحەت بوو یعنی تەماشاکە ئەم خودەی کە کردبێ سەری ئەوەندە عەزیەتیاندا بوو ئاسنێکی چوو بۆ ئێرەی مبارەکە دانی شکا ناخرد تۆ دەری بێنی تۆ زۆر ناڕەحەتە دانی پێغەمبەری خوا شەهید بوو ئەوەی بەسەرات پێغەمبەری خوا فەرمووی عایشە بەڵێ لەم ڕۆژە ناڕەحەترم بەسەرات ئەو ڕۆژەی کە چووم بۆ تائیف زۆر لەمە ناڕەحەترم بەسەرات لە دوای ئەوەی کە بەردبارانیان کردم و دەریان کردم و گەڕامەوە تا گەشتمە قەرن و ثعالب گەشتمە ئەو شوێنە تەماشام کرد ئەمە ڕەحمەتی پێغەمبەر تەماشام کردم مەلائکەتێک لە مەلائکەتەکانی خوای پەروەردگار مەلائکەتی شاخەکانە خوای تەعالا ئەمری پێ کردەوە کە ئەگەر ڕێگەی پێ بدەم تائیف لە بینی دوو شاخدا ئێستا نایسە گەورە بۆ تائیفی کۆن لە بینی دوو شاخدا شاخەکان زۆر بەرزیش نییە کە ئەو دوو شاخە ئەدا بە یەکە لە ناویانە بێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆ کافریش بوون فەرمووی نە بەڵکو لە پشتی ئەمانەوە خەڵکانێک دەرچن مسلمان بن ئەمە ڕەحمە ئەمە بەزەیە دوایی هەر لە بەزەی پێغەمبەری خوا لە مامەڵەی پێغەمبەری خوا لەگەڵ کافران و بێباوەڕاندا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەچێتەوە بۆ مەکە ئەو کاتە شتێکە بنەوە عەرەبە پێوتر ئەجیر ینی بۆ نمونە کەسێک کە تاوانبار بووایە ئەگەر یەکێک بیوتە کاکە ئەم پیاوە ئایدی منە کەس دەستکاری ناکرد پێغەمبەری خوا جوابی بۆ زۆر خەڵک نارد کە من دێمەوە شاری مەکە دێمەوە بە لایەکێک چۆن ئەڵێ کەسێک ئاگای لێم بێت کەس نەچۆژێنەوە هیچ عەشرەتێک هەتا وەکو پیاوێک لەو پیاوانەی کە بێ بڕوا بوون تەمێ کوڕی عەدی وتی من ئەوە تۆ ئەجیری منیت جوابی بۆ ناوتی تۆ ئایدی منی خۆی بەست خۆی و مناڵەکانی چون بۆ کەعبە پێغەمبەری خوا هاتە کەعبەوە تەوافی کرد ئەتا توانی دوایی نوێژی کرد دوای کە زانیان ئەم پیاوە دیفاعی لێکە بێباوەڕیش بوو پێغەمبەری خوا نەیفەرمووی وەڵی من ناچمە ژێر سێبەری ئەو پیاوە بێباوەڕەوە ئەو کافرەوە دیفاعم لێ بکات پێغەمبەری خوا ڕۆشت دوایی لە جەنگی بەدردا کاتێکە دیلەکان گیران پێغەمبەری خوا فەرمووی وەڵڵاهی ئەگەر عەمی کوڕی عەدی ئێستا زیندوو بوایە تەکلیفی لێم بکردایە بۆ بەردانی ئەم ئەسیران هەموو هەمووین بۆ بەرەدان مامەڵەی پێغەمبەری خوا کڕین و فرۆشتن لەگەڵ بێباوەڕا کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه لە شاری مەکەوە کە هیجرەتەکە بۆ شاری مەدینە کێ ڕێنیشاندەری پێغەمبەر بوو خۆ موسڵمان نەبوو
وانە کافر بوو کافر نیشان دەری بوو يعني إذن پیغمبری خوا صلی الله عليه وسلم خەڵکی کافری لە دۆڵێکدا نەنابوو خۆشی لە دۆڵێکی تر بێ پیغمبری خوا عليه الصلاة والسلام مامەڵەی لێگەڵا کردوون پیغمبری خوا میوانداری کردوون سەری لێداون سەردانی کردوون پیغمبری خوا کاتێک وەفدی نەجران دێت وەفدی نەجران دێ بۆ شاری مەدینە دانیشتن لەگەڵ پیغمبری خوایەکە صلی الله عليه وسلم وەفدی نەجران نوێژێکیان کردووە ڕویان کردووە مەشریق وەکو مسلمان نوێژیان نەکردووە مسلمان نەبوونە لە ناو مزگەوتی پیغمبەردا صلی الله عليه وسلم پیغمبری خوا فەرمووی ئەوەش جێگەی نوێژەکەتانە لە ناو مزگەوتدا شوێنێکی بۆ جیاکردنەوە شوێنێکی بۆ جیاکردن نوێژی خۆیان نەکرد هەتا سەحابەکان وتیان پیغمبری خوا ئەوە وەکو ئێمە نوێژ ناکەن فەرمووی لیان گەڕێن بە نوێژی خۆیان بکەنەوە حەقتان چێ بەسەریانەوە کاتێک کە وەفدی طائف دێن بەلای پیغمبری خوا ثەقیف دێن بەلای پیغمبری خوا صلی الله عليه وسلم پیغمبری خوا لە ناو مزگەوتدا دانا وتیان ئێمە نوێژ ناکەین نوێژ مەکەن ئەم نوێژە بۆ مسلمانە پیغمبری خوا ئەو مامەڵەی لەگەڵا کردوون پیغمبری خوا مامەڵەی زۆر جوان بوو لە حەدیثی صحیح داهاتوە خەڵک هاتووە بەلای پیغمبری خوا قەبیلە طائفە وتیان پیغمبری خوا ئێمە بە مەرجێک دێین ئەبینە مسلمان تەنها دوو نوێژەکەین زیاتر ناکەین تەنها نوێژەکەین ڕۆژوو ناگرین فەرمووی قەیناک کاکە پیغمبری خوا زۆر بەڕەحم بووە پیغمبری خوا زۆر بەسۆز بووە پیغمبری خوا عليه الصلاة والسلام تەماشای ژیانی کە ئەوەندە بەڕەحم بووە لەگەڵ بێباوەڕاندا ئەوەندە بەسۆز بووە لەگەڵ بێباوەڕاندا ئەوەندەی لە سەردەمی خۆیدا بێباوەڕان شایەتی گەورەی پیغمبەریاندا و تەسەوڕ ناکەی کاکە یعنی پیغمبری خوا کاتێک کە هیجرەتەکە لە شاری مەککەوە لە شاری مەدینەوە بۆ ئەچێ بۆ فەتحی مەککە چوار کەس زۆر ئازاری پیغمبەریاندا بوو پیغمبری خوا فەرمووی ئەمانە بکوژن چەنە دوایی هەندێکیانە ئەو بوون و نەکوژران یەکێک لەو کەسانە سەحابەیەک بوو دوای بوو بە سەحابە کەسێک بوو شاری جێڵە بەرەو جدە ڕۆشت لەوێشەوە بڕاتە یەمەن سەفوانی کوڕی ئومەیە ڕۆژ طبعا ئەوە لە ناوانەشانە بوو بەڵام چونکە ڕابردووی ئەوەندە زوڵمی کردهبوو ئەترسا شتێکی پێ بکەن دوای ئەم سەفوانە خزمەتکارێکی هەبوو غوڵامێکی هەبوو هات بەلای پیغمبەری خوا فەرمووی پیغمبەری خوا سەفوان ڕای کردووە ئەڕواتە بەحر و لەوا چێ بمرێت ئەمانی بەرێ با بگەڕێتەوە پیغمبەری خوا فەرمووی ئەمانێ دەمە با بێتەوە مسلمانیش نەبوو فەرمووی پیغمبەری خوا دەی شتێکم بەرێ بە کە ڕۆژتم پێ بڵم پیغمبەر ئەمانیدا شتێکی تۆم پێ بێ پیغمبەری خوا مێزەرەکەی مێزەری مبارەکی دایە ئەو مێزەرەشی بۆ بەرە کاکە مامەڵەیە ئەم مێزەرەشی بۆ بەرە ئەگەر داوای بەڵگەی کرد مێزەرەکەی منی پیشان بە پیغمبەری خوا سەری ڕوت کرد مێزەرەکەی پێدا و بردی گەشت پێوتی سەفوان وەرەوە تی نایەوە کورە وتی وەڵڵا ئەم محەممەدە زۆر بەڕەحمە ئەم محەممەدە وانەیە کە خەڵک باسیەکە بە قورئان زۆر بەڕەحمە لە هەموو کەس خۆشە بێت بگەڕێنەوە کە سەفوان وتی باشە بەڵگە چییە کە ئەمە مێزەرەکەیەتی دوای گەڕایەوە سەفوان گەڕایەوە وتی محەممەدەوە من گەڕامەتەوە بەڵام دوو مانگ لێم گەڕێ با کەس نەهاتە سەرم داوای مسلمان بوونم لێ مەکەن هیچ حەقتان نەبێت بەسەرم پیغمبەری خوا فەرمووی 4 مانگ لێ دەگەڕێ 4 مانگ ئەم سەفوانە بۆ زانینتان ئەم سەفوانە چۆن مسلمان بوو مسلمان نەبوو لەو کاتێ بۆ زانینتان ئەو مسلمان نێت ئێستا سەفوان لە حەدیثی صحیح پیغمبەردا صلی الله عليه وسلم بۆمان باسەکرێ لە باسێکێک لەوانەی کە زەکاتیان پێشێ ئەزانن یەکێک لەو تاقمانەی زەکاتیان پێشە کافرن ئێمە ڕەحم نییە مسلمان نین والمؤلفة قلوبهم ئەو کەسانن مسلمان نین زەکاتیان ئەدرێتێ بۆی ئیسلامیان لا خۆشەویست بێ سەفوان یەکێکە لەو کەسانەی کە بەهۆی زەکاتی مسلمانانە بوو بە مسلمان والمؤلفة سەفوان هاتووە لە حەدیثە ئەڵێ پیغمبەری خوا ئەوەندەی پێدام حتا خۆشم ویست و مسلمان بوو بە زەکات بۆی دڵیان بێنی بۆ لای کاکە ئەمە ڕەحمە ئەمە ڕەحم و سۆزی مسلمانانە ئەمە ڕەحم و سۆزی پیغمبەرە صلی الله عليه وسلم ئیدەن پیغمبەری خوا برایانی بەڕێزم پیغمبەری خوا زۆر بەڕەحم بووە
یعنی ئەوەندەی پێغەمبەری خوا و هاوڵان بەڕەحم بوون بەرامبەر بێ باوەڕان ئێستا ئەوەندە مسلمان بەرامبەر مسلمان بەڕەحم نییە. باش مامۆستا کەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت تند و تیژ بووە بەرامبەر بە باوەڕان. طبعا ئێمە ئەبێ دووشت لە یەک جاکەینەوە کاتێک حاڵەتی سلم کاتێک حاڵەتی حرب لە حاڵەتی حربە ئەو نەسانەی کە هاتوون دەربارەی تند و تیژی بۆ حاڵەتی حربە بەڵام ئەو نەسانەی کەینە بۆ حاڵەتی سیلمە پێغەمبەری خوا فەرمی هەر کەسێک زمیەک بکوژەیە من لە ڕۆژی قیامەدا شکاتکاریە بووم زمی خۆ مسلمانێ کافرە بەس لە وڵاتی مسلمانانێ وەنیە بەڵام لە کاتی حربە لە کاتی جەنگدا کاتێک دێنە سەر مسلمانان بۆی مسلمان لە ناوبەرن کاتە پێغەمبەری خواتون بووە کاکە پێغەمبەری خوا هاتوون بۆ شەهیدکردنی پێغەمبەری خواتون نەبوو بەرامبەریان لە یەکێک لە جەنگەکاندا پێغەمبەری خوا پاڵەکەوێ وەنەوزەکە داتەوە کاتێک کە خەبەرێ بێتەوە لە دەنگێکی لە باوەڕان خەبەرێ بێتەوە ئەڵێ محەممەد ئەوە من بەسەر تۆوە ئێستا کێ تۆ لە من ڕزگارەکە فەرمووی خوا شمشێرەکە لە دەستی بەرەوە بوو کەوت پێغەمبەری خوا قیساسی شیریان نەکرد تون نەبوو بەرامبەری پێغەمبەری خوا بەو شێوازە جوانە مامەڵەی کردووە بۆیە بڕۆین تەماشای سیری پێغەمبەر بکەین لە ئەوڵێەوە هەتا کۆتایی ئەوەندەی خەڵک بە ڕەفتاری جوانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتوۆتە ناو ئیسلامەوە ئەوەندە خەڵک بە بانگەواز ناتوتە ناو ئیسلامەوە لەسەر دەمی خۆیدا بۆ چونکە ڕەفتاری پێغەمبەری خوا ڕەحم و سۆزی پێغەمبەری خوا ئەوەندە جوان بووە هەموو کەسێک شایەتی بۆ داوە هەموو کەسێک یعنی تۆ ئەوەندە نەسمان زۆرە پێغەمبەری خوا کە چۆن مامەڵەی جوانی کردووە چۆن لەگەڵ بێ باوەڕاندا جوڵاوەتەوە چەندە یعنی لەگەڵ دیلەکانە کاتێککە دیلەکانی بەدر ئەبینێ و لەبەر خۆر کۆبوونەتەوە کۆیان کردەوە فەرمووی لە گەرمای خۆر لایەندەن لەو گەرمای دەرێنگەن کاکە خۆتان چی ئەخۆن ئەوەیان بنێ خۆتان چی ئەخۆن هاوڵە گوتی وڵا خۆمان نان و خۆمان خورما و شیر دەخۆین ئەبێ ئەوەیان بینێت تەواو نابێدانێکی تریان بینێ یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چونکە خوای تەعالا نردوێتی بە ڕەحمەت کەواتە ماوەسا هەر بۆ درێژکردنەوەی ئەم بابەتە یعنی بەجددی ئێستا و پرسیارە دروستە بێ زۆر گوێمان لێ بێ لە لای کۆمەڵێک بانخوازیان کۆمەڵێک زانایانی ڕەنگە لە دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستانیش لە هەر شوێنێک کافرتان بینی پێویست بە هیچ ناکات دارێک تەورێک شتێکت پێ بوو لێە و ماڵەکەشی بۆ حراڵە مادا مسلمانی و یعنی بڵاوکردنەوەی ئەم جۆرە لە کللتوری ڕقوقینە لە نێوان مسلمان و کافر لە کۆتایە لە نێوان دوو مرۆڤە کە هەمیش هەر مرۆڤ ئەویش هەر مرۆڤە کە بینین ئەو هەموو نمونە و ئەو هەموو بەڵگە و ئەو هەموو فەرموودە صحیحە هەیە لەسەر ڕەفتاری پەیامبەری ئیسلام کە ئیتر ئێمە شوێن کەوتی ئەوین خۆی لەگەڵ بێ باوڕەکانەوانەی ئێت ئەیکوژێ ژەهری بۆ تێکا بەشم شێرەوێتە سەری عەزیەتی یا و ڕای کردووە بە مێزەرەکەی خۆیەوە لی خۆشەوە و پارەشێداتێ یعنی ئەمە ئەومان پێناڵێک کە چەندێک هێشتا یاخود کۆمەلگای ئەمە هێشتا چەندێک داماوین لە دینەکەی خۆشمان شارەزانین بابەتێکەیە لە شەرعدا لە زانستی فەرموودەیە پێوترێ سەبەبی وڕودی حەدیث ئێمە چۆن سەبەبی نزولی ئاەتمانەیە ئەم ئاەتە بۆچی دابەزیوە حەدیثیشمانەیە سەبەبی وتنەکەی پێغەمبەری خۆ ئەم فەرموودەی بۆ وتووە لە چی کاتێکدا وتی ئەمە زۆر گرنگە بۆ تێگەشتن لە حەدیث زۆر ڕاست ینی بۆ نمونە پێغەمبەری خوا فەرمووی ئەگەر گەشتن بە یەهودی لەسەر ڕێگا ئێوە شان بدەن لە شانیان ئەمڕۆ شان نادێت لە شانت ئەتکوژن وانە ئەم فەرموودە بۆ واقعەیەکی تایبەت پێغەمبەری خوا فەرموویەتی تۆ بێ جێبەجێکەی لەسەر هەموو ژیانی خۆت لەگەڵ بێ باوەڕا نابێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دانیشتووە عایشە دایکی ماداران دانیشتووە کابرایەکی یەهودی دێ ئەڵێ السلام عەلەیکە یا محەممەد عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی وعەلەیکە لەعنەت الله یا عەدوو الله ئەموتی سلام عەلەیکم تەواو سلام عەلەیک یعنی خوا لە ناوت بەرێ نەیوت سلام عەلەیک وتی سلام عەلەیک خوا لە ناوت بەرێ عایشە قسەیەکی ناشی پێغەمبەری خوا فەرمووی مەهلەن یا عایشە لەسەر خۆ بە وەڵامی ئێمە دەرەوە ئەو کەوتی سلام عەلەیک تۆ بڵێ وعەلەیکە تەواو شتی تر مەڵە لەگەڵەیە سنووری خۆمان بزانین زیاتر نەڵێین
بۆیە بەڕاستی ئەوە تێنەگەشتنە لە نەس تێنەگەشتنە لە نەس کاکە من بۆ پێم خۆش بێ خەڵکی دۆزەخ زۆر بێ هەنێ بۆ پێم خۆش بێت بۆ پێم خۆش بێ یانی بەڕاستی ئێمە بەداخەوە ئەوەندەی خەمی کەسایەتی خۆمانمانە ئەوەندەی خەمی کەسایەتی حیزبەکەمانە ئەوەندەی خەمی کەسایەتی بنەماڵە و شارەکەمانە ئەوەنە خەمی کەسایەتی ئیسلامان نییە هەندێک خەڵک مانبارە بەسەر ئیسلامە بەڕاستی هەندێک خەڵک هیچ خەمی کەسایەتی ئیسلامی نییە هەنی خەمی ئەوەی نییە کە خەڵک قسە بە ئیسلام کا ببوونی ئەمەوە ئاخر کاکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی مامەڵەی نەکردووە پێغەمبەری خوا لەگەڵ کافرە کڕین و فرۆشتنی کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەردانی کافری کردووە کافر سەردانی پێغەمبەری کردووە صلی الله علیه وسلم و هاوڵان و خەلیفەکانی دوای پێغەمبەری شەروا بوونە پێغەمبەری خوا عوزری کافری قبول کردووە عوزری منافقی قبول کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەیزانی چەند منافق لە شاری مەدینەدا هەیە یەکاکە منافق خەتەری زۆر زیاترە لە کافر منافق چونکە منافق بۆ وەکو ئاگری ژێر کاوایە وەنیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆ ئەیزانێمانە منافقن ناوەکانی بڵاو نەکردنەوە پێغەمبەری خوا کاتێک کە منافق ئەمرێ ئاباکەی خۆی ئەداتێ بیکەنە کەفر بووی پێغەمبەری خوا منافقە فەرمووی لێگەڕێن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک هاوڵێک دێ بۆ لاڵەی پێغەمبەری خوا هاوڵە بەڕێزەکان بە من ئەڵێن ئەی کوڕی دژمنی خوا لەبەری باوکم کافرە باوکم مردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قسەی بە هاوڵان کرد فەرمووی پێم بڵێ بۆی پێڵێ يعني ئەم مامەڵەیە ئەم مامەڵە جوانانە بەداخەوە ئێمە زۆر جار بەس لە کتێبای بینین باشە مامۆستا ئێستا ئەوەندە جوان باس لە مامەڵەی پێغەمبەر تاسان لەگەڵ بێ باوەڕانا دەکەی زۆر جانستان لە بێ باوەڕ بوومایە بەس لە سەردەمی پێغەمبەر بوومایە بەڵام ئایا لەم سەردەمەیەدا کە ئێمە ئەوەندە جوان مامەڵە لەگەڵ بێ باوەڕا بکەین دەبێت لە مقابلدا لەمە باشتر لەگەڵ مسلمانە بیکەین یا مسلمانەکەمان لە بیرچەوە بەو شێوازە تەنها مامەڵە لەگەڵ بێ باوەڕا بکەین چونکە ئێستا ڕەنگە بەشێک لە مسلمانان بە گشتی عامەتەن هەمومان وابین هێندەی لەگەڵ خەڵکی بێگانەیە باش بین لەگەڵ برا مسلمانەکە و دراوسەکەمان باش نەبین خۆزگەر لەلایەنی عەمەلیەوە لەلایەنی عەمەلیەوە مسلمانانی ئەمڕۆ هێندەی ئەبوو سوفیانێک هێندەی ئەبوو جەهلێک ڕەوشمان جوان وایە لە هەندێک بابەتە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله هیجرەتەکە لە شاری مەکە و بۆ شاری مەدینە خەڵکە دێرنە سەر ماڵی ئەڵێن بڕۆ محەممەد هاتە دەرەوە لێیدا ئەو ئیمام عەلی لە شوێنەکەی مردوانە بوو لە جێگەکەی ویستیان بڕۆن بەڵام پیانیان گوێ بگرن بۆتان نییە بچ ناو دوی دەرگاکەوە بەبێ پرس کافریش بوون کاکە لە دەرگا لەسەر دەرگاوە نەچنە ژوورەوە لەسەر دیوارەوە نەچنە ژوورەوە گیانن ئە لێرەیە دانیشن حتا دێتە دەرەوە یانەدەن لە دەرگا تەماشاکە ئەخر ئەمڕۆ ئەم ئەخلاقە پێویستە بە کۆمەڵگە کاکە با ئەخلاقی کافریش بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە هاتووە خۆ ئەخلاقی جوان ناو عەرەبا بووە بۆیە پێغەمبەری خوا فەرمووی من کە هاتووم بۆچی هاتووم لئوتەممە مەکارم الأخلاق بۆ ئەخلاقە جوانەکان کۆتایی تەواو بکەم نەک ئەوەی کە جوانیشە قبوڵی نەکەم ئەمڕۆ بەداخەوە لە ڕووی عەمەلیەوە ئێمە زۆر پێویستمان بۆیە کە چاوێک بە ڕەفتاری پێغەمبەردا بخشێنەوە کە پێغەمبەری خوا ڕەفتاری چۆن بۆ بەرامبەر بە کافر و ڕەفتاری چۆن بۆ بەرامبەر کەسێک تاوانی کردووە کەسێکە عەرەقی خواردووە کەسێک هاتووە خزمەتی پێغەمبەری خوا من زینا ناکەم بەمە زینا بکەم وانە پێغەمبەری خوا ڕەفتاری چۆن ئەمە کاکە لە ڕووی عەمەلیەوە ئەمڕۆ بەداخەوە ئێمە وەکو جەنابت فەرمووت ئێمە ئەم ڕەفتارە جوانە بەرامبەر مسلمان ناکەین ئەمڕۆ یەکاکەوە خەتای دین نییە خەتای ئیسلام نیە خەتای منم کە هەڵگری ئیسلامم ئەگەر نا پێغەمبەری خوا دوعایشی تەماشاکە ئەبوو ئیمامی ئەبوو هورەیرە بۆمانە جێڕێتەوە ئەفەرمێە هات لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا کاکە فڵان قەوم زۆر سنووریان بەزاندووە دوعایان لێ بکە دوعایان لێ بکە دوعا با خوا لە ناویان بەرێ فەرمووی ئینی لەم ئوبعەث لەعانن فەرمووی من خوا نەیناردم بۆی لەعنەتی خەڵکەم بۆی دوعا لە خەڵکەم ئینەما بوعیتو ڕەحمە من هاتم وەکو ڕەحمەتێک بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەگەر تەماشاکەی لە ژیانی خۆیدا هەوڵی داوە کە هاوڵان لە ڕووی عەمەلیەوە
لە ڕووی عملیەوە ئەو مامەڵە دروستە جێبەجێ بکەن لەگەڵ بێ باوەڕاندا کە خوا ئەوێت. باشە مامۆستا من ئێستا دەمەوێت بزانم ڕووە توندەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرامبەر بە بێباوەڕ و کافرەکان لە چه کاتێکا بووە چۆن بووە؟ لە کاتێکدا کە وإن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم لەو کاتەیە بوو لەو کاتەیە بۆ کە دەستدرێژیان کردوتە سەر دین لەو کاتەیە بۆ کە ڕێگریان کردو لە بڵاوبوونەوەی دین لەو کاتەیە بۆ کە هجوومیان کردوتە سەر مسلمانان ئەسڵەن لەو کاتەشان نەبوو کە بوختانیان کردووە بوختان بۆ عایشەکرا ئەیزانی چێ بوختانی بۆ کردووە تۆڵی لێکیان نەکردووە یعنی لەو کاتانەیە بۆ ئێمە من ئەوکو ئەرزم کردن با نەیەن ئێمە ئەو دەقانەی کە پەیوەستن بە جەنگەوە لە کاتی سیلما بەکاریان بێنین و ئەو دەقانەشی کە پەیوەستن بە سیلمۆ لە کاتی جەنگا بەکاری بێنین ئەوە غەڵەتە. مامۆستا وەکو ڕوونکردنەوەیەک ینی بۆی زیاتر ئێمە شوبینەرانیش تێبگەین دەبینی کاتێک زوڵمێک لە شخصی پەیامبەرە کرێ ڕەتفعلی هیچ نییە ینی هەر لێخۆشببوونێکە و ئەسڵان هیدایەتدانێتی بەڵام کاتێک بابەتەکە باسی ئاینە قبولی ناکە ینی وەکو مامۆساژ باسەکات یانێ بابەتەکە پێغەمبەر ڕقوقینە و تووڕێیەکەی دژی شەخص نییە دژی فکرەیەکە یاخود دژی دەسەڵاتێک کە ماڵێن لەو کاتەیە کە دژایەتی دینی کردو ئەمە بەجێگەی خۆی بەڵام زانجلا هەرێ بچینەوە سەر شمشێرەکەکە کە باسی ماوەڵێتیش بووە بەرامبەر پێغەمبەری خوا تونوتیش بۆ کاتێک کە سنووری شەرع بەزێنراوە مامۆستا چۆن نمونونەکانی تێنایەوە لە نەرمونیانیەکەی بەس دەمەوێت بزانم نمونونەکانیش لەو کاتەیە کە تونوتیش بووە چۆنە چونکە زۆر دەوترێ دەبێت بەرامبەر بە کافر تونوتۆڵ و محکەم بیت یا خۆت تونوتیش بی بەرامبەر بە مسلمان نەرمونیان پێغەمبەری خوا قسەیە بۆ کێ بێ بارەکەڵڵا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەندێک جار بەرامبەر مسلمانانیش تونوتیش بووە کاتێک کە سنوور بەزیوە بۆ نمونە کاتێک کە هاوڵێک لە جەنگێکدا ئەڵێ کاکە من بریندارم بۆم هەیە خۆم بشۆمیان تەیەموم بکەم ناوەڵڵا بۆت نییە تەیەمومیشی هەبێ بڕۆ خۆ بشۆی کە خۆی شۆر برینەکەی ئاوی چۆ ناو مرد کە هاتنەوە پێغەمبەری خوا فەرمووی قەتەلتم ئێوە کوشتان خۆ ئەبتان کوژێ لیان تووڕە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی هەن لە کاتێکدا کە سنوور بەزیوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تووڕە بووە و کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەهودیەکان یەهودی بەنی نەزیر و بەنی قەینوقاع و ئەمانە کاتێک کە عەهدیان شکان لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سنووریان بەزان تون بوو بەرامبەریان نمونە لە تونوتینەکەش بێن ڕۆمانسا چونکە لەوانیتر نمونە تێنایەوە بە ئەو نمونانە بزانین لە چ کاتێکا بووە چۆن بووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ بێ باوەڕانە تون بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ بێ باوەڕاندا تون بووە کە چەندین نمونە تەواو لە ژیانی پێغەمبەردا هەیە بەڵام ئێمە باسی لایەنێکمان کردو کە لایەنی طەبیعی ژیانی پێغەمبەر بووە کاڵین پێغەمبەری خوا ئەو نەرمونیان بووە لەو کاتانەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە جەنگا بووە لە جەنگا بۆ بەرامبەر بێ باوەڕان هانی داون بەوەی کە ڕەحمەت لەوەیشە بۆ جەنگەکە ئەوەی کە کافرە کوژێ لە ناویان ئەبا ئەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکە ئەوێ فەتحی مەکە بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناوی 4 کەس ئەڵێ ئەم 4 کەسە ئەگەر بە کەعبەیە خۆیان هەڵواسی لە ناویان بەرن بە کەعبەیە خۆیان هەڵواسی لە ناویان بەرن بڕیاری کوشتنی بۆ دەرکردن پێغەمبەری خوا ئەوەش حاڵەتی ئاواشی بووە لە شاری مەدینەدا کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەهودیەکانی دەرکرد بۆ دەریکردن توندیە بەرامبەریان نییە توندیە بەرامبەریان بۆ دەریکردن چونکە درۆیان لەگەڵ پێغەمبەرا کرد صلی الله عليه وسلم چونکە خیانەتیان لە پێغەمبەری خوا کرد کۆبوونەوە بۆ لە ناودانی دەوڵەتی ئیسلامی پێغەمبەری خوا تون بوو لەو کاتەیە یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تون بووە لە کاتێکدا کە توندی پێویستی پێ بووە نەرم بووە لە کاتێکدا کە نەرمی پێویستی پێ بووە بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو ئەرزم کردی چۆن لەگەڵ کافردا هەندێک جار تند بووە لەگەڵ موسڵمانیشدا هەندێک جار تند بووە کە سنووری بەزاندەوە بەڵام لە توندیەکەشدا سنووری نەبەزاندەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی تەنانەت کاتێک کە حاتەبی کوڕی ئەبی بەلتەعا پێش فەتحی مەکە نامەیەکە نێرێ بۆ قوڕەیش ئەڵێ کاکە ئەوە پێغەمبەر بەنیازە بێ مەکە بگرێ ئێمە قورسە لە ڕووی ئیستیخباراتیەوە بابەتێکی زۆر ترسناکەوە نییە تۆ خۆتەی خۆت بە دوژمن بڵیت خوای پەروەردگار مەلایکەتی نێ بەلای پێغەمبەری خوا ئەی پێغەمبەری خوا حاتەب فڵان کەس نامەیەکی ناردووە
بە فلان کەسە پێغەمبەری خوا فەرمووی ئەی عەلی ئیمامی عەلی و هاوڵێکی تریان بڕۆن فلان ئافرەت لە فلان شوێنە گەشتۆتە فلان شوێن بۆ مەکارڕەوە ئەم ئافرەتە نامەیەکی حاتەبی کوڕێ بێبەلتەعامی پێیە لە ناو پەلکی قژیدا شاردوێتیەوە لە ناو پەلکیە ئەم ئافرەتە موسڵمان نەبوو ئیمامی عەلی چوو ئافرەتەکەی کرد فەرمووی ئەو نامەمان بەرێ ئەم ئافرەتە موسڵمان نییە ئەو نامەمان بەرێ وتی نامەم پێ نییە وتی با نامەیەکت پێ بمان دەرێ وتی نامەم پێ نییە ئیمامی عەلی وتی نامەکەمان ئەدەیت یان ڕوتت بکەینەوە تەماشاکە نامەکەمان ئەدەیت یان ڕوتت بکەین پەلامارێ نەدەێت دەفتیشیکەن نامەکەمان ئەدەیت یان ڕوتی بکەینەوە ئەم ئافرەتە موسڵمانیش نەبوو وتی بەس دەست لە جلەکانم مەدە نامەکە دانەدەمێ مسلمانیش نێ ئافرەتە نامەکەی دانەدەوە حاتەبی کوڕێ بەلتە ئەمە کارێکی زۆر خەتەرە پێغەمبەری خوا فەرمووی حاتەب ئەم کارێک کە کردت پاشگەز بوونەوەت بوو لە دینیان چی ئەجرەکەشی وەرگرت پێغەمبەری خوا هەموو ئەم هاوڵانە خزم و کەسیان هەیە لە شاری مەککە وتم ئەگەر ئەم هجوومەی ئێمە سەر نەگرێ ئەوان خزمیان هەیە ئەیان پارێزێت من کەسم نییە وتم بە ئەم نامە پێغەمبەری خوا صلی الله علیه خۆش بوو ئەجرەکەی قبول کرد ئیدەن پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەوکو ئەرزم کردیان دێجا لەگەڵ موسڵمانیشە کە پێویست بۆ بۆی کە تون بێ پێغەمبەری خوا تونی نواندووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تون بووە چ کاتێک جەلالی گیان چ کاتێک تون بووە کۆمەڵە خەڵکێک دێن ئەڵێنەی پێغەمبەری خوا موسڵمان بووین مسلمان بوون بەڵێ مسلمان بووین ئەی پێغەمبەری خوا فڵان نەفەرێکمان لەگەڵا بنێرە بۆی کە دینمان پێ بڵێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەفدەکە ڕۆشتن مسلمانیش نەبوو بوون شوانێکیان کرد هەردوو چاویان دەرێنە لوتیان بڕی لە هەندێک ڕیوایەت هاتوو دەمیان پڕی بەرد و خۆڵ کرد تا مرد لەبەر خۆڵ پێغەمبەری خوا کۆمەڵی ئەسب سوارینان فەرمووی بۆم ئەگرن ئەوانە پێغەمبەری خوا گردی چی لەو شوانێک لاوەی لێ کردەوە قساس بووە تون بۆ بەرامبەر بە فەرمانەکان فەرموویەتی ئەی فاتیمە وەڵڵا ئەگەر تۆ دزی بکەی دەستە بڕەم لە حدودی خوایە تەنازولات نییە لە حدودی خوایە شتێکە حدودی خوا بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکە کەسێکی کوشتوێتەوە تون بۆ بەرامبەری کەمە حدودی خوایە بەڵام لە مامەڵەی خۆیدا لە ڕەفتاری خۆیدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر نەرمونیان بووە بەو شێوازە بووە کە آخر لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو دە ساڵەدا کە لە شاری مەدینە بووە و جەنگی زۆر کردووە ئەزانی هەموو ئەوانەی کە بەدەست مسلمانان کوژراون لە جەنگەکاندا ناچێتە 1000 نەفەر هەرچی جەنگ هەیە کردوێتی ئەزانی یەک جەنگ پێغەمبەری خوا غەیری فەتحی مەکە نەبێ هجوومی نەکردەوە سەر کافر هەموو کافران هجوومیان کردو ئاخر کاتێک بینی مەکە و مەدینە بینوتانە چەند دوورە ئاخر لە مەکە و خەڵکاتەوە بۆ گیان پێغەمبەری خوا خەندەقێکی لەداوە لە دەور مەدینە پێغەمبەری خوا لە گردێکا بۆ لە ئوحود ئەوان هاتوون بۆ گیان پێغەمبەر ئوحود بۆ مەدینە زۆر نزیکە بۆ ئێرە 6 ساعات وەرەیە ئێدەی تەسەوور کە پێغەمبەری خوا هجوومی نەکردووە ئەوان هجوومیان کردووە بەسەر پێغەمبەری خوا جیهادی دەفعی کردووە جیهادی دەفع ئەوەی بەس دیفاعەکەی لە خۆت جیهادی تەڵەب وەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڕاستی لە ڕەفتاریدا لەگەڵ بێباوەڕاندا ئەوەندە جوان بووە کە ئینسان زۆر سەیرە بەلایە و زۆر عەجیبە بەلایەوە کە پێغەمبەری خوا چەند دڵی گەورە بووە چەند بەسۆز بووە چەند بەڕەحم بووە لەسەر خۆی ناتوتە جواب لەسەر خێزانەکانی کە بوختانیان بۆ کردو ناتوتە جواب یعنی ئاوهایش نەبوو بێ خۆی تەعالا بە ڕەحمەت نێناردوو مامۆستا کۆتا پەیامەت کە ئێمەی موسڵمان یاخود لایانی پەیوەندیدارەکان مامۆستایان ینی تا چەند کار بکەن کەوا تاکەکانی کۆمەلگا و مسلمانەکان وەکو پەیامبەری ئیسلام ڕەفتارکەن یانی بە تعلیق نەبێ ئیشەڵا گلەیمان نێتە سەر ئێستا کۆمەڵێک کەس هەیە بە ناوی دینەوە قسە دەکا ئەگەر پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بۆی زینی کەی تۆ ڕەنگە تێبینیشی لەسەر ڕەفتارەکانی پەیامبەرە بێ لەگاتێکا خۆی شوێنکەوتیوە بڵێ ئەوە ینی تۆزێک سەر لە شێواوی هەیە پەیامت بۆەوەی هەمومان
کە شوێن کەوتین هەر بەڕاستی بەکردەوە شوێن کەوتەبینەوەک بۆ بەرژەوەندی خۆمان و خۆشمان بەرنامەدا ڕێژین بە ناوی ئەوە. منەڵێ ئینسان دینداری بە شێوازێک بکە کە خوا داوایەکات نەک بە شێوازێک بیکە کە خۆی دڵی داوایەکات. ئێمە من کاتێکە کاکە من حەزمە کرد پێغەمبەری خوا هەر کافری ببینێ بیدایە لە ملی یەکاکە حەزی من نییە واقعی پێغەمبەر وانە وهنیە ئێک کە واقعی پێغەمبەر وانە صلی الله عليه وسلم بەڕاستی ئینسانە بێ بەڕەحم بێ ئینسانە بێ بە سۆز بێ ئینسانە بێ بەرامبەر مسلمان ئەولاترە بەڕەحم بێت یعنی باشە پێغەمبەری خوا بەرامبەر کەسێکی بێ باوەڕوا بووم بۆ بەرامبەر بە مسلمان عوزێکی قبول نەکەم. ئەمڕۆ ئێمە پێویستمان بە بەرجەستەکردنی ئەو نەسانایە ئەو دقانایە ئەو دقانە زۆر جوانە لە کتێبە ئەو دقانە زۆر جوانە لە سەرچاوەکانە کتێبیان پێ ڕازێنراوەتەوە بەڵام بەداخەوە ئێمە بەشێکمان ئاگامان لە داقەکان نییە بەشێکمان هەر بە سەطحی لە ئاەتەکانی خوا تێگەشتوین وأعدوا لهم ما استطعتم من قوة بەبێ ئەوەی بگەڕێنەوە ئەم ئاەتە مانە و مەبەستی چییە؟ فەضربوا فوق الأعناق بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ ماتای ئەم ئاەتە و لە چ کاتێکدا دابەزیوە ئێمە بەڕاستی ئەبێ بین دەقەکان لەو شوێنانەدا دابنین کە بۆی دابەزیوە ناکرێ من بە شێوازێک هەڵس و کەوت کەم بمەوێت دینیش وەکو من بێ ئەبێ ئێمە خۆمان وەکو دین لێ بکەین لە جوانی دینداری هەر یەکێک لە ئێمە ئەوەیەکە مامەڵەمان بەپێی دین بێ وەڵام مامەڵەمان بەپێی دین نەبێ دین پێی ناشرین نابێت خۆمان پێی ناشرین نەبین خەڵکێک داواجە قسە بە دین بکە بۆ ئێمە بەڵام دین بە جوانی ئەمێنێتەوە. ئێمە من کۆتا قسەم ئەوەیەکە با کەسێکی مسلمان ئالی مزگەوت ئالی بازار خراپەیەکی کرد با ئێمە ئەم خراپە لەسەر دین حسێب نەکەین با لەسەر ئەو شخصە حسێبی بکەین چونکە بەڕاستی ئەوە شخصێکە غەڵەتێکی کردووە ئەگەر نە ئەسڵی دینەکە زۆر جوانە ئەسڵی بەرنامەکە زۆر جوانە با ئێمە هەوڵدەین و بە شێوازێکە لەگەڵ کافرانی شابێ ئەگەر باوکو دایکیشمان بێ بە شێوازێک مامەڵیان لەگەڵا بکەین کە خوا داوای لێکردوین کە چۆن مامەڵیان لەگەڵا بکەین. زۆر سپاس سپاس بۆی کە میوانی پەیامی ڕۆژ سپاس بە ڕوونکردنەوە زانیاریەکانت. دەست خۆش بێ مامۆستاگیان سپاس. بەڵێ بینەرانی عزیز بە هاوکاری هاوکارم جەلال محەممەد هاوکارانم لە پەیام بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن یاخوا سوودە و کامەران بن خواتان دەست پێین. خواتان لەگەڵ.